وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە دوێ شەو دیبێتێکمان کرد و دیبێتەکەمان پاکۆ کردو بۆ خاتری ئەوەی کە بتوانین دووقۆڵی بابەتێک بینە بەرە باس کە ئەتوانێت سرنجە فرێک لە یارانە ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ بۆ خۆی ڕابکێشێ سەبارەت بە ئەوزاعێک کە خەریکە لە ناوە کۆمەلگای ئێمە ڕۆژانە تەی ئەوێ وە جێبەجێ ئەوێ. بۆیە ئێمە چۆنیتی تەکمیلکردنە ئەم باسەماندانیا کە لەگەڵ کاکدانا هەڵەبجەیی بۆ خاتریەوەی کە ئەتوانێت گزارشێکی تر بکات لە ناوچەیەکی ئەم کوردەوارە ئیدامەی بدەین. هۆ سەبەبەکەشی ئەوەسە کە حزبە سیاسیە ئیسلامیە کۆمەڵەی ئیسلامیە کوردستانە عێراق لە کۆنگرەی چوارۆمە خۆیە تەغیرە ناوی داگە و خۆی گۆڕیگە بە کۆمەڵەی داد کوردستان، کۆمەڵەی دادی کوردستان خەتە فاسەڵە عێراق. عێراقێکی ئیزافە کردگە بە خۆی و ئیسلامیەکەی پاکۆ کردگەسۆ لەسەر خۆی و بە قوڵە خۆیان بلاغیان داگەسە دەرەوە بە اختتامیە جەلسەکە. ئەلبەتە ئەمە سوارکردنە مەسائلە سکولارە لەسەر دینە ئیسلام و دەستگاهە ئەلاهیاتی دینی وەختی خۆی کەسێک بە ناوە داریوش ئاشووری وەکو شتێک کاکدانا هەڵەبجەی تەشریفی هاورگە. کاکدانا ێوارەت باش. ێوارەتان باش، ێوارە جەنابە باش. بورە من قسەکانم پێ بڕی، هیوادارم تەواوی اینجا. سپاسانە. وەختی خۆی داریوش ئاشووری تەکەوەی ساف ئەمریکا داریوش ئاشووری یەکێک لە بەناوبانگترین متەرجمان و هەڵگێڕانە متونە بە زوانە یەدیشە فارسی. سەبکە خۆی هەست و بێش کەسێکی ناسێت ئەکسەرە ئاسارە نیچە ئەو تەرجمەی کردگەسەوە، ئەکسەرە ئاسارە فەلسەفی ئەو تەرجمەی کردگەسەوە، ئەو لغەت دائەنێت و ئەو بەحسێکیشی هەست بەحسە زوانە باز. فرەیەک لە مەفاهیم و چمکەکانە زوانە یەدیشە فارسیە کە متەئەخرن بۆ خاتری ئەوەی کە متونە غەربی قابل دەرک و قابل فەهم بێت ساختەی دەسە ئاغایە داریوشە ئاشوورین، هەروەکو گفتمان بۆ دیسکۆرس، هەروەکو چیدەمان ساختمان تەواوی مانەکان ئەکسەرێتیان ئاغایە داریوشە ئاشووری تەرجمەی کردن و فرە کەسێکیش خوردە ئەگرێ بە داریوشە ئاشووری کە سعیەکە متون ئەدەبی تەرجمەکاتەوە، بۆیە فرێک لە متونە فەلسەفی جێگەی خۆی ناگرێتەوە. بە هەر سورەت ئاغای داریوشە ئاشووری کە یەدێکی توولای هەست و معمولاً ئەم مەفاهیمە غەربیەی تەرجمە کردگەسەوە بە زوانە فارسی و خۆی مەستەرە ئەمانەسە لە بەرنامەیەکی تەفسیرە خەبەرەوەی ساف ئەمریکا لەگەڵ ئیسماعیل نووری عەلا لە مدعیانە ڕۆشنفکری و ئۆپۆزیسیۆنە بوو بە مناقشەیان لەسەر سێکولاریزم. ئاغای داریوشە ئاشووری معتەقد بوو کە دەوڵەتە جمهوریە ئیسلامی دەوڵەتێکی سکولارە. ئەم جەماعەتەی ئۆپۆزیسیۆنە بەرساختەی حاکمیەتی جمهوریە ئیسلامیش گەرەکیانە بە ئیسرار بێژن جمهوری ئیسلامی چەکە سەکولاریزمە هیچ مەسئلەیەکی نییە. باقی داریوشە ئاشووری تۆجیه هاوت کە ئەمڵەن ئوسوولەن کەلەمەی سێکولاریزم و چمکە سێکولاریزم و سێکولار من معنام کردگەسەوە. سێکولاریزم بەو معناسە کە تۆ ئوموراتە دنیایی نەدێتە دەسە جەهانە ئاخرەت و جمهوری ئیسلامی هەر لە ڕۆژی ئەوڵەوە بە ساختارێکی ئیمڕۆژینی دەستگاهای نظامە سوڵتەی جەهانیات کەسە سەرەکارەوە. هەر لە ڕفراندۆمەکەی خودە جمهوری ئیسلامی و کە ڕفراندۆمی ئەعلام کرد جمهوری ئیسلامی بەڵێیانە، هەر لە دانانە و تەفکیکردنە قوایە دەوڵەتی بەسەر قوەیە مجریە مقننە و قوەیە قەزاییە، یعنی داد قانونگوزاری و ئەوەی کە تۆ لە جمهوری ئیسلامیە بەڕاست یا بەدرۆ بەخاس یا بەخراو بالئەخرە نەمایشێک لە هەڵبژاردن هەر 4 ساڵ یەک دەفە بۆ ڕیاسە جمهوری هەست، بۆ شۆرای شار و مەحەلات هەست و بۆ نەمایەندگی پارلەمان و مەجلس هەست و ئوسولاً
مثالیشی هاوردەوە لە خۆمێنی کەوتی ئەسڵ پاراستنە نظامە و ئێمە لە هەر کوێکا مەیلمان بێت فقی بۆ تعتیلەکەین و شریعەتی بۆ تعتیلەکەین ئەسڵ و ئەساس پاراستنە نظامە ئالەوێ بۆ مەحەل لە مناقەشەیان کە ئوسوولەن دیاردەیە سەکولاریزم لە ناوە دەوڵەتە ئێرانیا مەوجودە و جمهوری ئیسلامی نظامێکی سەکولارە لێودا بەحسەکە هاتە لەم ئاخران و حتا بەحس بە داعشیش کێشیە کە ئوسوولە نەمانە لە ئەبزارە دنیای مۆدێرن ئەستفادە ئەکەن بۆ تەبلیغاتە خۆیان و ئوسوولەن ئینسانهایەکی بنیادگەرایە ئیسلامی بە معنای دواکەوتگ و ئیمڕۆژی نەبوون نیەن من ئەم قسەمە بۆ کرد بزانن تۆ حیزبێکی ئیسلامی لەسەر کۆڵەکە ئیسلامیەت و هاتبی ئەوڵەن لە ساختارە حیزبی استفادە بکەی کە ساختارێکی سەکولارە و ساختارێکی نظامی سڵتەی جەهانیە و جودۆ کریستیانیتە دوو لە داڕشتنیە تۆ هەمان سلسلە مەراتب تعقیب بکەی کە لە ئەحزابە چەپا بووبن و لە ئیستەبی کەلەماتە عەرەبی لێ بدەی ئەوڵ ئینتفاقێکیش کە کەوێ مانایشە کۆنگرە بگرن من نازانم ئەم کۆنگرەی ئەکەنە کوێی فقه ئیسلامی و لەکوێ دەریتێن وەمرەهم شورا بەینەهما چوزانم مەجلس حل و ئەغدە چییە ئەمانە کە ئەڕۆنن هاوی دای ئەنێن بە هەر سوورەت ئەنچێ کە تۆ تەکیا مەواجهی بەشێک لە دەستگاه نظام سڵتەس کە لە ڕواڵەتە جۆرا و جۆرۆ چاوت پێکەوێ ئەمڕۆ ئەمانە ناویان گۆڕیدە بە باوەڕە من تەحلیلکردن لەسەر ئەمانە لە زاوێ ئاخێزە کوردەوارە سەربەخۆ فرەفرە واجبە ئێمە تەحلیلێک لە ئەم بنیادانە ئەم نەهادانە ئەم مؤسساتانە کە لە ژێرە ناو جۆرا و جۆرۆ هاتگەن چه لە ژێرە مەحسوڵاتە فەرهەنگیە جەهانە غەرب دەرئەسەرە زیستێک کە لە ژێرە نظامە سوڵتە کردگیانە چه کەسانێک تحت ناوە ئەندێشەی بوومی منتەقەئی و دینی خەریکن کارەکەن و من فکر ناکەم لەم زەمینە هیچ کەسێک لەم زاویە کە ئێمە گەرەکمانە بەحسی بکەین بەحسی بکات و دەسی بۆ بوات و وازی بکات کاکدانا بەخێر بێت و فەرمونون ئێوە من پێم وا بوو کە ئێوە دێرتر تەشریف تێرن من دەسم پێ کرد و مقدمەکەم نەبڕیوە ئێوەش تەحملتان کرد زۆر سپاس زۆر سپاسی جەناب دەکەم بۆ پێشەچیەوە زۆر سپاسی هەموو ئەو یارانی بۆ خۆشەویستان و میوانە بەڕێزانەکەن کە لێرە ئامادە بوون وەڵی کاک پەیمان جان من حەزەکەم سەرەتا باسی ئەو ناوچەیە بکەم بۆچی حرەکاتی ئیسلامی لێ و دروست بوو وەکو سەرەتایەکو مێژوو کە خۆم لەوێ شاهد بووم و خۆشم لە بەرنامەکە ئاگام لە بەرنامەکانیان بەڕاستی لە ناوچەی ئێمە بە تابەتی هەورامان و شارە زور و هەڵەبجە ئەو ناوچەیە تا ساڵەکانی هەفتاش شتێک نەبوو باسی جکە لە شێخانی نەقشبەن وە کۆمەڵە مەلای تازە و زۆر گرنگەکەیان مەلا عەبدولکەریم دەڕێز بوویش لە بەقا بوو ئەجینا دین بە شێوەیەکی نۆرماڵ ئیشی خۆیە کرد و خەڵک نوێژ و ڕۆژی خۆیە کرد و خانەقای هینی ژە بوو بیارەژە بوو کۆمەڵە خەڵکی تایبەتمەند ئەچوو یعنی بەگشتی ئیسلام لەگەڵ ڕەوتی مجتەمە عام ینی بوو بە بەشێ لە فەرهەنگ و کولتور نەبوو بە بەشە شتێکی تر شتێکی عەجیب و غەریب لە ساڵەکانی 1970 بەدواوە کە گوندەکانیان ڕژانە ناو هەڵەبجە و کۆمەڵ گای سیروان و زەمەقی ئۆمانیان دروست کرد لە دەکانەوە کە خەڵکات ئاگامان لێ بووی ئەمە کاتە گەنج بووین ئێمە کاتە لە بەرەی بڵین لەگەڵ کۆمەڵی ڕەنجدەرانە لەگەڵ ئەو حزابانی کە لە دەرەوە بنیشمانە کرد ئاگادار بووین ئەمانە بە ناوی پێشکەشکردنی کتێب و تەربەوی ئیسلامی ئۆمانە ئاگامان لێ بوو وردە خۆیان ئەسەپانە ناو خەڵکەوە و زۆر شتی نالەبارشان جارجار بکرایان کرد مەسەلەن بەردیانە کرد لای ئەو کچانی کە تەنورەیان لە پیا بوو یان بۆ شێوەیە یان ویست وینێ بکەن ئەم سەرەتایە چۆن دروست بوو لە هەڵەبجە ساڵی 1958 تا 9 لەو بەینا کابرایە لە میسرەوەیە دێ بۆ لای مەلا عوسمان و مەلا عەلی لەوێ یەکەم نەوات و یەکەم تۆوی ئیخوانی موسڵمین لەوێ دانێ ئیتر ئەمە بە پەنهانی و بەنهێنی مێنێتەوە هەتا حساب شۆڕشی 61 دروستە بێت و ئەمانە هەر خەریکی ئیشوکاری خۆیانن بەڵام لە دوایەوەی هەفتاونەوە لە دوایەوە کە 80 شەڕ دروستە بێت
شەڕ لادەکانی شەڕی نێوان عێراق و ئێران دروستە بێ زمینەیەکی خۆش دروستە بێ بۆەوەی کە ئەوانش بە ئاشکرا دژایەتی بەحسکەن و پشگیری جمهوری ئیسلامیکەن وەکو دەوڵەتێکی ئیسلامی بەڵام لە ژێرەوە کاری ئیخوانی بکەن و دەستکەن بەوەی کە تەنزیماتی خۆیان بەهێزکەن و ئێمە دیارە بووتر بە شکلیان ناڕیشیان هێشتەوە زۆر جار ئوسلوبیانە گۆڕا شێوەی تەوقعکردنیانە گۆڕا کەلیماتیانە گۆڕا وشەی کۆمەڵە مەرادف و دەسەڵاتە ئیسلامیان زۆر بەکارهێنا ئێمەمانانیان بە کافرەزانی ئیتر جۆرە ڕشێکیان هێشتەوە دیار بووکەم بابەتە ئەمە دروستبوونی سەرەتایەک و هێنێ بوو لە منتیقەکەی ئێمە کە دروست لە دەرەوەی کە ئیتر شتێ بوو ناوی ئەوە بوو کە هەستەکە کە ئەمە ڕێخستنێکی سیاسی تەنزیمی ئیسلامیە دوای ئەوەی کە ساڵ 1990 دروست بوو ببوورە 1970 کە ئێمە چیمیایەکە پێشوی چیمیا لە هەڵەبجا خەڕای کرد بوو ئەوێ مەلاعەلی لەوێ ئەلانی حزبی بزوتنەوەی ئیسلامی کرد ئیتر لەوێەوە لە 1970 تا 91 لە ئێران خۆیانیان بەهێز کرد لە دوای 91ەوە کە گەڕانەوە ئیتر چەکیان پێ بوو و هەموو شتێکیشان پێ یەکێک لەوانە ئەمە لە عەلی باپیرە بوو کە جیابوویەوە لە بزوتنەوەی ئیسلامی و ئەلانی حزبێکی خۆی کرد و یەکێ بوو لەوانەی کە زۆر تند و تیژ بوون لە تەسەڕوفاتیانە و خەڵکی خوڕماڵ و هۆیرامان شایەتی ئەو بابەتانە شان بەشانی مەلاکرێکار لەو مانتەقەیە بوون لەگەڵ جند و ئیسلام و جند و ئیسلام و حرەکە ئیسلامیەت متەتەڕفەکانی ناوچەکە کۆنتڕۆلی ئەو منتیقەیان کرد بوو و بەداخەوە شیان ویست تەنانەت ئەم شێوازە پۆشاکە کوردی بکەن بە هێمایە یا سیمایە بۆ ئیسلامی جیهادی وەکو چۆنەوەی ئەفغانستانی بامە زۆر درێژەی پێ نەیەم کۆمەڵی ئیسلامی لەم ڕۆژانە لە 21 شوبات ناوی خۆی گۆڕی لە کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ کۆمەڵی دادگەری کوردستان ئەگەر مەبەستی عەدل بێت دادگەری لەسەر وەسنی ئاسنگەری و زەرنگەری یعنی کەسێک میهنەکەی عەدلە یعنی ئیشەکەی عەدلە عادل نییە خۆی چونکە ئاوەڵاوە سیفەتە ئەمە سیفەتە بۆ ئیشێ مەسەلەن ئاسنمانەیە لەگەڵ ئاسنگەری یعنی شغڵەکەی ئەبێ بە ئاسن زێرمان هەیە بێ بە زەڕنگەری زێرگەری ئەم ناوایە لە چۆن ناو نازانم خوێنەوارێکیان هەبووە کە ئەمە تەحلیل کات چکەوە ئەسڵ ناگونجێت یعنی تۆ ئیش و عەدلە یعنی تەنانەت دادپەروەریمان هەیە و دادخوازیشمان هەیە ئەمانە ژەر سیفەتەکە تۆ ئیشەکەی کەسێکی دادپەروەری یعنی لە کارەکانتە عادلی ئەگەر ئەمەیان کردوی ئەمە ژەر مانە وشەیەکەی زۆر غەڵەتە بە زۆرینەی دەنگی خۆیان ناوی کۆمەڵەکان گۆڕی لە ئیسلامیەوە لە پاشناو نەک پاشگر لە پاشناوی ئیسلامیەوە کردیان بە دادگەری ینی عەدل و عادلن ئەم عەدالەتە بەهانەیەک لە یەکێک لە بەهانەکان ئەوە بووگە کە ڕێکخراوەی ئیسلامی تند و تیژ فرە دروست کردیاگەن و ئیسلام ناوی بۆگەن بووگە وەمانە گەرەکیانە بۆ خاترە مشارەکەتە زیاترە مەردم لە کارە سیاسیە ناوە خۆیان بگۆڕن کە ئەو قێزەونیەی کە بە شوێن ئیسلامە ئەکێشتێ بەقی ئەمانە نەبێ لە ڕاگەندەکانە باسیێکە ئەڵێ هیچێک لەوانەی کە بەحساب ناوی ئیسلام خراپ بووە و لە بەرەو ئێمە نابێ باجەکەی بین دووش ئەوەی ئەمەمانێت چەترەکەمان گەورەکەین و خەڵکی زۆر بێتە ناومانە تەماشاکە و لە هەمووی گرنگتر ئەمیرالمومینەکە کە جاران ئەمیرالمومینین بوو بە سەرۆک سەرۆکیشە کەوا بوو ئەمە کارێکی واکە کەیتر ژین بێت یعنی وەکو حیزبێکی مۆدرن و حیزبێکی ئەلمانی یا بڵێن ناویچیە کاری خۆی بکات دووشت ئەمەوێت کاک پەیمان وەکو تەحلیلێکی سیاسی بیکەین ئەم عەدلیان بۆ هەڵبژارد جەناب ئەزانی عەدلی ئەرستۆمانەیە بابلەکانمانەیە وەکو حامڕابی عەدلی ڕۆمامانەیە عەدلی ناپلیۆنمانەیە کۆمەڵێک
کۆمەڵێکمانەیە خۆت زیاتر جەناب و لەوانەیە زیاتر تەعەمق و قوڵایی بچیتە ناویەوە ئەمەیان بەکام عەدلێ ئایا هەر ئەو عەدلەیە کە کاتی خۆی لە میسرەکان و فێرعەونەکان هاتبوو العەدل ئەساس المەلک یعنی بناغەی مەلیکە و ئەمە شیعەکان ئیسفادەیان لێ کرد کاتی خۆی کە ئیمام خومەینی هات ئەمەیان کردبوو بە ئەساس کە خۆی لە فێرعەونەکانەوە ماوەتە دەستورێکە لە کاتی خۆی بەساب میسرەکان ئەمەیان بەکارهێناوە یەکەم جار ئەگەر ئەمەیە چ ڕەبتێکی بە دنیای ئێستاوەمان هەیە اینجا لە هەمووی گرنگترە کە تۆ بە تەمای عەدل بیت کەوابوو چیەکەی لە بینی ستەم و ستەمکارە ستەم دیدە و ستەمکارە لە بینی زاڵم و مەسڵومە تۆ عەدل بەرپاکەی یعنی تۆ کەسێکی نەهەوڵیت دانیشی کۆتایی پێێنی بە زوڵم نە ئەوەیە خۆش و لە زاڵم سا چیەکەی عەدلەکەی یعنی تۆ تەوازن ئەگری عەدالەت جێبەجێەکەی یعنی زاڵم مەوجودە و مەزڵومیش مەوجودە بێ هەتا ڕۆژەی ئەمانە دانا ئەگەر لەگرا پەرانتزێ بکەیت و چۆن من گەرەکە تەوەڕێ بەحسەکە بکەمەوە فقط گەرەکم بە قۆڵ خۆتان لە ناوە قەوسێکا تەوزی هەبەن بۆ جناب ئەمانە گشتی کارکردە سیاسیان هەست ئەگەر تەوەجۆت کردوێ لەم متونە دەستکردە تەزویرە جوولەکە ساز و کلیسە و کەنیسە سازە تۆ تەکە نەسایح الملوکە ڕوبەڕووی نەسایح الملوک چه شکلیە بزانە لە تەئیدەوەی کە دەسەڵاتە ئیسلامی و حکوومەتیەکی ئیسلامی مەوجود بووگە و ئەم دەسەڵاتە ئیسلامیە ئەساسی بەر ئەمە دانیاگە کە حاکم مەشروع ئەوە مەشروعیەتەکەیشی بەحث ئەکرێت لە نگاههای مختلفە بەڵام ئەم حاکمە جەبار بێت زاڵم بێت ستەمکار بێت هەبوونی لە نەبوونی و ئیتاعەتکردنیشی حتا وەختی ستەمکارە واجبە کەواتە ئەساسە حکوومەت و دەستگاه حکوومەتیشی هەبێت و هەر چەشنە ڕوبەڕووبوونەوەتە کە ئەمە ئەڕواتە چوارچێوەی شۆڕش یعنی چی یعنی قیامە کوێر یعنی توغیانکردن یاخیگەریە بەر عەلەیهە خودا و نوێنەرانە خودا و ئەمە پەسەند نییە لەذا دەستگاه دینی تێ بربەمە بگرێ و لە قاڵبە نەسایح الملوکە واردە داستان ئەوێ کە کەسێکی فەرهیختە کەسێکی زانا تێت نەسیحەتە پادشاه سوڵتان و خەلیفە ئەکا و ئێوە ئەمە حتا لە متونە یەدیشە فارسیا ئەوێنن با من تەوزیحێک بەم سەرەتا بەر لەوێ بڕێن نایەوەی کە بەحسەکەمان دەست پێ بکەین ئێمە ئیمکانی هەست لە شێعر ئەستەفادە بکەین لە متونێک ئەستەفادە بکەین کە خۆمان معتەقدین تەزویرە بزانن ئێمە وەختی ئێژین تەزویرە تاریخەکەی تەزویرە ئەو فەردەکە هاوڕگەسی تەزویرە و ئەو کانتێکستە کە بەحسی یەکەن تەزویرە بەڵام مەتنەکە خۆماگە بزانە داستانە براکانە کارامازۆف بە ئێمە ڕەبتی نییە حەقیقەتە یا حەقیقەت نییە بە ئێمە ڕەبتی هەست کە داسایۆفسکی ئەم مەتنەی نووساگە ئەهدافێکە لە ناوی ئەم مەتنە مستەتەرە ئێمە باسی ئەەکەین و قسە لەسەر یەکەین ئەمەی کە ئەمە حەقیقەتە تاریخیە و ئەم حەقیقەتە تاریخی واقعیەتە دنیای ئەمڕۆی ئێمە ئەخولقێنێت ئەمە داستانێکی تری هەست کە ئێمە تێنە سەری پس لەگرات و ئەبینیت مەسئلەیە بە ناوی دادگەری کە لەگرا مەترەحەکرێت مەسەلە سەرم مانەوەی سیستەمە و تۆ ئێشی سیستەمێک ئەلا ڕقمە فەساد ئەلا ڕقمە جەباری ئەلا ڕقمە زاڵمی تۆ ئێشی تەلاش بکەی کە ئەم سیستەمە و ئەم حاکمانە متەوەجه بوون کە ئەم ستەمکاریە و ئەم زاڵمیە و ئەم ئستزعافە کارە خراوێکە و تۆ ئێشێ نسبەت بە مردم دارایە ڕئوفی بیت دارایە عتوفەت بیت و ئەگەر ڕائی نەویت و ڕائی ڕعیەت نەویت ئەگەر شوان نەویت ئەوەی کە ئەی خۆی مزدە جەباریە و ئەوەی کە ئەی خۆی حرامە وەلێ تۆ ئەگەر دەردە ڕعیەت قبولکەی ئەوەی کە ئەی خۆی جەزیەتە موسڵمانیە و تۆ حەڵاڵتە وەکو شیرە بەردایکت ئەمە هەمان نەسایح الملوکە کە تۆ بە شێوەی جۆرا و جۆر ABC بزانە ئەمە تاریخێک بۆ تۆ بەرجەستە ئەکاتەوە و تاریخێ بۆ تۆ ئیسباتەکە ئەمە ئێمە نەمانگەرەکە لەم زاویە بڕۆینە ناوی بەڵکو ئێمە گەرەکمانە لە مەتنە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لە زاویەیەکی ترا لە ڕاستای مەتنە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بڕۆینە ناوی بزانن ئەم دیاردەیەکی مهمە کە کۆمەڵێک ئینسانە سوێڵ تاشیاگ
ڕیش درێژکەر دەرپێ کورد و کەسانێک کەسایی ئەەکەن شەریعەتە ئیسلامی لە زندگیە شخصیە خۆیانە تەطبیق بدەن ئەو شەریعەتە فقه سیاسیەی کە نمودەکانی لە گرتنە زەکات و خەراج و تەحمیلکردنە خۆ لە ژێرە ناوە جیهادە ئیسلامی و تەکفیرکردنە دیگەران و بعد لە لەزایزێ شەهوانی و جنسی لە تعدد زەوجات و لە گرتنە ئەزدواج میسیار تا متعە بزانە ئەنچە کە پێژن فاوندەمنتالیزم یا بنیادگەرایی ئیسلامی دوو شاخەیە شیعە و سنی هەست لە دوو قەرەعەتە مختلف و لە دوو زاویە مختلف و تێ ئێمە گەرەکمانە بەڕەسیە ئەم پەدیدە لە ناو جامعەی خۆمانە باسخوردە ئەمانە لە ناو جامعەی خۆمانە و هەدەفێک کە تەعقیبی ئەکەن و دروست ئەکرێن بۆ ئەم هەدەفە بەڕەسی بکەین بزانە کاکە دانا ئێمە لە چوارچێوەی مبارەزاتمانە و لە چوارچێوەی دەسەڵات گرتنە ئومەتە کوردیە لەگەڵ مەقولەیەکا بەناوە کورد ڕوبەڕووی یعنی لەگەڵ چمکێکا بەناوە کورد ئەم کوردبوونە بۆ من و دانا هەڵەبجی و یارانە ئاخێز و سەریاران و سەرسواران تەکە کوردبوونێکە کە هەر کوردێکی عادیە قەومی و ئیتنیکی لەگەڵ یان ڕوبەڕوو ئەوێت و فەرقەکە چۆن فەرقەکە بزانە ئێمە لە یەک زەمانێکا لە یەک جێگەیەکا لە یەک بڕهەیەکی تاریخیا پێمانیان وتکە کورد کە نازانین کێ بووگە کەی بووگە و بە چه سوورەتێ بووگە کێ بەرجەستەی کردگەسۆ کە هەمەگیر بوێت و لە ژێرە ناوە شتێک بە ناوە کیانە دەوڵەت ملت خوازی و ناسیۆنالیزم معنا پێیا بکەم کوردبوونە معنای نییە ئیلا ئەوەی کە تەولیدە دەسەڵاتە سیاسی بکە فەرقدارە تۆ بکە لەگەڵ دیگەریە کە تۆ بتوانی دەسەڵاتە خۆتت بوێ ئەنە هیچ معنایەکی نییە و شتێکی عجیب و غەریبیش نییە کە تۆ فرە لەسەری و بوێسی وەختێک فقط دا لەبەر خێڵ و تایفە و حوز و یا چۆنێتی قسەکردنێک بێ بە تەنهایی چۆنێتی قسەکردنێک بێ کە زوان فەرهەنگە مردمی واتیا تاریخە مردمی واتیا نەوە ئەم عیشەتە مردمی واتیا چۆنێتی مواجهبوونەتە کە جەهانی واتیا خۆ تۆ ئالەگرا ئەوێنیت وەختی ئاخێزە کوردەوارە سەربەخۆتێت و ڕەوایەتێکی تر لە کوردیەت ئەکا تۆ لەگەڵە مقاومەی خەڵکا ڕوبەڕوویت لەگەڵ مقاومەی کێ ئەو شتێک کە پێ ئێژن ئەوام الناس ئەو شتێک کە ئینگلیسی پێ ئێژێ ordinary people مردمە مەعمولیە کە ژیانە ڕۆژمەڕەی خۆی ئەکا مردمە مەعمولی تۆ ئیشێ بزانی مردمە مەعمولی گیرۆدەیە شتێکن بەناوە جەبر با من ئەمە بکەمەوە کەسانێک کە پێویستیان کەسانێک کە حەز بە فەلسەفیدەن ئەکەن و حەز ئەکەن کە تەعقیبە متەفەکرینە جەهانی بکەن لە مەقولەی نیچە بە مەسئلەیەک بەرەخۆن لە نگاه نیچە ئینسان دروسە لە فرەیەک مەوازەعە جەبری بەسەر و حاکمە یعنی ئەوەی کە تۆ لە کامە جغرافیا لە دایکەوی کامە دایک و باوکت هەست کامە موقعیەتە اجتماعی و اقتصادیت هەست تۆ ڕەش لە دایک ئەوی چەرمک لە دایک ئەوی خاوەرمیانەی ئەوی لە ناوە بەستەرە چه فەرهەنگێکی دییا لە دایک ئەوی بووداییت یەهودیت موسڵمانی و هەر کامیشیان بە شەقە جۆرا و جۆرەکانی ئەمانە جەبرن بەسەر تۆ حاکمن ئەگەر تۆ لە ناوی ئەم جەبریەتە بمێنیتەوە تەبیعەتەن ئینسانێکی کە هاتون و چوونت هیچ تەئسیرێکی لەم جەهانە بەجێ نەهێشتگە و تۆ یەک مەسئلەیەکت جێبەجێ کردەوە شوگە پەیکار ولی ئەگەر تۆ لەسەر ئەساسە ئەم جەبریەتە ما بەقی زندگی خۆت بیسازی وەسائەکەی دەرکێکی تر و ئاوەژووترت هەبێت ئەو جارە تۆ فەرقەکەی لەگەڵ ئینسانهایی عادی ordinary people و ئەوام الناس ئەو شتێک کە پێژن ئەوام الناس مردمێک دەغدغای نییە لەم مەسئلەی کوردیەتە کە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بەحسی کرد تۆ لەگەڵ مقاومەیە مردمە ئەوامێکە کە کوردبوون بووگەس و بەشێک لە حقیقەتە زندگی و جەبرێک کە پێی تەحمل کردیاگەڕ ڕوبەڕواوی تۆ بزانم ئاغانە دەرمۆردە کوردبوونە خۆی فکری کردگەسەوە نە لەحزەیە تەعەمقی کردگە وەکو سروەتێ وەکو ئرسیەیەک بە میرات بۆی بەجێ ناکە لە پڕێکا چاوی کردگەسەوە لە کامێران و لە چەمچەمهاڵ و لە مەندەلی و لە هەولێر و لەوانە چاوی کردگەسەوە پێیان وتکە کورد تەوەجۆکەی و ئەم کوردە تێکڵاو بووگە بە مشتی خورافات
تێکەڵاو ئەوێ بە مشتی خورافات لەبراسە خورافات کارەکە وە کەسانێ لە ژێرە ناوە خورافاتە کارەکەن بۆیە حیزب دموکرات لەسەر خورافە سازیە بە ناوی لباسە کوردی کە ئێلمانێک کە پێناسەی کوردیەتە تۆ ئەکات مانۆڤرەدا و حیزب دموکرات ئەمە گەورەکات و پارتی ئەمە گەورەکات و یەکێتی ئەیکات و پەکەکە ئەیکاتەوە لە کنارە ئەمە تێتە سەر زوان و زوان سازی ئەمانە ئێلمانهای خورافین کە مردم حەزی پێەکە ئاسانە و تۆ بەڕاحەتی ئەتوانی بیوەیتە بەرەوە ئەمە ئەگەر ئێمە لەم مقدمە کۆتاهەکە من وتم گەرەکمانە ورودە بە بەحسەکە بکەین لەگرا ئێمە ئیشێ مواجه بووین تەکە مەسائلێکە کە ئەوڵەن خورافە چییە بزانە ئێمە لە دنیایەکە زندگیەکەین بە تایبەتی ئێمەیە ئومەتە کوردی کە فرە قەرار بووگە فرە بەهاڕێن لە ژێر تەبلیغات و مەوجە بە ناوی ڕووناکبیری و مەوجێ بە ناوی پێشکەوتن و مەوجێ بە ناوی ئەوەی کە ئێمە لە بێدەسەڵاتی خۆمانە گەرەکمانە خۆمان بخەمڵێنین بۆ ئەوانەی کە ئیمڕۆ دیسکۆرسی حاکمەی جیهانن بۆیە ئێمە گەرەکمانە دواکەوتوو نەبین بە معنای ئینسانە خورافی کە معمولەنیش ئەم خورافیاتە ئێشەی لە دڵە نەریتوێ و معمولەنیش ئەم نەریتە ئەڕواتەوە سەرە ئیسلامیەت و ئەمە ئینحرافێکی گەورەست یا خورافات دینی ئەمە انحرافێکی گەورەست بزانە کاکە دانای عەزیز هەر جەهلێکی عمومی هەر جەهالەتێکی عمومی کە تەبدیل بوێت بە دەستگاهێکی فکری و نەقش و ڕۆڵە ئیدئۆلۆژیک لە جامعە بگێڕێ خورافەس جۆزە خورافاتە مەسەڵەن ئەم دەمە قۆپان و زوانە کوردیە خورافەس ئەمە خورافاتە تۆژۆکە وەلی مردم قاڵبن دەست ئەوات بە متون دینی و کاری بە دین و ئوستورە و ئەفسانە و ئەمانە هەست و بەمانە ئێژێ خورافات ناکۆڕێتەوە کە لە ناو زندگی خۆیان ئوسولەن خۆی لە توولە ئەم زندگیەکە کریەسی دا پڵۆسیاگە بە خورافات و خورافات قاڵە بە جۆرا و جۆری پیا کردگە و ئەوەی کە ئۆسای داستانەکە بووگە و ئەمانەی هاوردەگە زانی گێسی چۆن ئەم خورافاتە جێ ئەخا بزان هەرم مەسەرەی کوردیەتە ئەو کەسەی کە هانە شێخ عوبەیدوڵڵای نەهری ئەدا کە قیامە دەروێشەکانی بکات کاورای ئینگلیسیە ئینگلیسیە کاکە من ناوەکەیم لە بیر چووگە متعاسفانەی سێشای ئێوە قسەتانە کرد ناوەکەیم لە جێگەی یادداشت کرد و هەرچی گەڕیان پەیدام نەکرد دوایم دیبەیتە سای یەکەم ناوەکەی بدۆزمەوە بیدەمەوە ئێوە ئەفسەرێکی پایەبەرزی دەستگاهە بریتانیاس کە تێتە ناو منتەقەکە لە پاکستانەوەی کۆڵێتەوە تا تێتە بەلوچستان و تا تێت ناوچەکانە ئێمە و ببوورە من بەهی تێگەشتم بەوەی عەبدولسەلام بەرزانیەکە تێگەشتم ببوورە بەڵێ نەخێر عوبەیدوڵڵاه نەهری بەڵێ خب ئێمە ئەگەر لەم بەستەرە و ورود بکەین تۆ ئەوێنەی کەسانێک کە ئینسانە ئەوامن ئەم کوردی بوونە تەبدیل بووگە بە بەشێک لە وجودیان فکری پێ ناکەن و جەبرێکە کە تێیا لە دایک بووبن لەکوێ ئەمە بە تەزادە خوا کاکدانا لەکوێ تەزاد دروستەکە ئێمە شاهدین فرێک لەو بەشەی کە پێی ئێژن قەومی ئیتنیکی کە لە شارەکان و لە دایک ئەون وەکو کرماشان وەکو سلێمانی وەکو دیار بەکر وەکو ئەرزەڕۆم وەکو سیواس وەکو حەڵەب ئەمانە متەمایل ئەون بە دەسەڵاتە مەرکەزی و شیکبوونە دەسەڵاتە مەرکەزی چون ئێلمانە کوردبوونی کە بۆیان تعریف کریاگەسۆ جێلە کوردیە بزانە دانەیە سنەیی واقعەن لە ژێر تەبلیغاتە جمهوری ئیسلامی نەوایە حەزینەیە کرد دەسێت دەمە قۆپان کاتەپی یا مەسەڵەن ئەوانەی کوردەواری داگیرکراو لەلایەنە تورکیە بە تایبەتی کەسانێک کە پێیان نەخواتە محیتە دانشگایی و ڕۆنە محیتە شاری سایەکەن کە خۆیان لەم ئەلمانانە داماڵن بەشێکی فرە لە جەمعیەتە تاران بەشێکی فرە لە جەمعیەتە ئەستەمبول بەغا بەشێکی فرە لە شارە گەورەکان و مترۆپۆڵەتەنە گەورەکان ئەلبەتە گەر مترۆپۆڵەتە ناویان بنین ئەمانە بە قەومیەت و ئەم قەومیەتە کوردیە کوردن یعنی ئەمەی کە پێژن قەومی کوردی کوردن بەڵام ئیکارە خۆیان نەکەن بۆ چون حەز بەم خورافاتە ئێلمانە قەومیە ناکەن لەگرا تۆ ئەوێنی دیاردەیەک تێتە دەرەوە لە بەشە خورافاتە ئەم کوردبازیە ئەوێت و کوردبازی داهاتی بزانە کەسێک چون ناتوانێت زوانە تورکی ئەستانبولی بێ لەهجە قسە بکات تەسەلوتی بە زوانە تورکی ئەستانبولی یا عەرەبیەک ناتوانێت قسە بکات فەسیح
لحد أمير الشعراء یا ناتوانێت فارسی قسە بکە بە لەهجەی تارانی کە لەهجەی نەوێت و مۆڕەتە تەمەسخۆرە دیگەران واقع نەوێت ئەچەسپێت وە کوردیەکە وەسە چی وەسە ئەوەی کە ناسر ڕەزازی دەنگی خۆش نییە بۆ گۆرانی فارسی ناسر ڕەزازی ناوێت و داریوش لە فارسیە ئەنا حەچێ بەری پێ ناگرێ ئەویش منزلەتێکی وایە وەکو ئیبراهیم تاچڵسز منزلەتێکی وایە وەکو مەحسوون کرمز گۆل ناسر ڕەزازی دەنگی ناخوات و ناتوانێت لەم ڕقابەتە بیواتەوە سەراحەتەن مەسەرە خاڵقی ئێژێ من وەختی چووم پێمیان وت کاکە تو دەنگە خۆشە بەڵام بڕۆ کوردی بخوێنە فارسی مەخوێنێت تو چارە فارسەکان ناکەی ناتوانانی چاریان ناکەی بەڵام لە کوردیا بازاڕ ئەوێ کەسێ وەکو تۆ نهاتکە تەوەجۆکەی تۆ لەگرا ئەوێنی یە داستانە اتفاقەکەوێ یە کوردیەکی دەهاتی دروست ئەکەن ئەوەی کە قەشرە جەدیدە حەز بم کوردبوونە ناکە چون ئەم کوردبوونە تەعەمق و تەفەکوری لە پشتۆ نییە یەکسری ئێلەمانە خۆرافی وا لە پشتیە تەوەجۆکەی ئەگاتە سەر مەقولەی زوان ئەوێنین لە موکریان کە تێ ئەپەڕێت سنەی حەز ناکە بەم زوانە موکریانیە و حەز ناکە بڕاتە ژێرەم هۆڤیەتی کوردیە حەزی پێ ناکە نە تااقەتی هەز نە حوسەڵەی هەز نە حوسەڵەی هەز خۆی بگۆڕێت و وەکو ئەوان قسە بکاونەیەژێ فرە و بێژێ زۆر و ناوەی کە موکریانی زوانە قەشەنگێک نەوێ کاکە ئەمە ئەوە بۆ معنaa نییە منزورم خورافەیەکە کە تێت ئەوێنی لە سنە جێگە ناکاتەوە ئەڕاتە ئەو دیم کامێران جێگە ناکاتەوە حتا ئەوانەی کە کوردبازیەکەن لە سنە و کامێرانە منزەوی ئەوەن لە جامعی سنە و کامێران و کرماشانە منزەوی ئەوەن کەسی حەزیان پێ ناکە و کەسی حەز ناکاتەکە ئەمانە بگەڕێ وە تۆ ئەوێنی ئالەگرات دیاردەی لە سنە تێتە دەرەوە بە ناوی دیاردەی بزن یعنی داهاتی و کاونایژن بزن خب تو ئەگەر ئەمە مەدەنەزەر قەراربەی ئەوێنی لەگرا مقاومەتە جامعەس لە بەرابرە خورافاتێکە کە لەژێر دەستگاهێکی سیستەماتیکە تەزریقیەکەن بە ناو گیانە مەردە ئایسە بێنە سەرە ئیسلامەکە کە جەنابە بەحسێک ئەم ئیسلامەی وە ئەم جەماعەتە هاتکن سوال ئەم دەستگاهای سیاسی ئیسلامی بۆ تێنە سەر زەمینە ئێمە سوالە گەورەیەکە خب ئایا ئەمانە بۆ کەس بە قودرەت تێن طبيعة ولي أمانة هلا أول قدرتي أنا قرتجها أمانة هلا أول قدرت وكم مجموعية كبوري بقدرنو كسابورتي كان كانوا جيجيب خنا اختياريان هسيان أيشيان قركها سروريان لسر جهان إسلام وقركها تو أبيني أم روته حجوخ لكردوارة إيماناوي تو روته كالرهبرية جهان إسلام كا حتى بشوي فاندامنتال سب تو حتى ناوين يك دانا السلفية تي هالدرياق لسر زمين كردوارة خوي بأمير المؤمنين بزاني وقريكي بحرب قلعة السلفي قرية برتمام جهان إسلام وكو نقشي 11 داي ودرو حكومتك تو أمناوي سؤال وما اتفاقنا كفي وما اتفاقنا كفي تو دانيك تسوكو أمهتي وكيتي هالدرياق قرداغي جزء اللجني فتوى سنية نوكر أردوغانة بزانە تۆ حتا ناوێنی قەرەداغی گەرەکی وێ بڕواجێگەی ئوردوغان بگرێتەوە بە عینوانە فەقیهێکی عالی مرتبەتە ئیسلامی بڕوا لە کاخەکەی سوڵتان ئەحمەد ئەستانبوڵ و پاڵباتەوە بەناوە خەلیفەی موسلمین وتار باتە دەرەوە ئەی ئەمانە کێ دروستیانەکەن و بە چ نیەتێ دروستیانەکەن ئەمە خەلی دیاردەیەکی مهمە کە من گەرەکمە ئەمە وا بکەم و ئەگەر جەنابەت فەرمایشێکت هەست بفەرموو تا بڕۆین سەر ئەم مەوزوعەوە لەم زاویە دەسی بۆ بووێ ئەو کاکن مەسواز طبعا بۆ ئەو هەموو زانیارە جوانە بەڵام کە یەک شتەیە لێرە من حەزم کرد تەرکیزکەی مەسەر ئەم هێزە ئیسلامیانە بۆ لە ناوچەی ئێمەوە دروست بوون بۆ لە ناوچە سنووریەکانی و دوای شەڕی ئێران و عێراقا دروست بوون و دوایەوە هەمویان چەکدار بوون دوایەوە اینجا هاتنە ئەمدی و 2003 کە عەلی باپیرە گیرێت تورەکە ئەکەنە سەریان لەلایەن ئەمریکانە کە یێتە دەرەوەڵە چەکدانێ یعنی خەباتی مەدەنیەکان سڤیل بەبێ چەک بۆ بەرامبەر چێ بووەسن بەرامبەر ئیخوانەکانی یەکگرتوو و ئەوانە ژەڕۆ ساڵانە دروستە بن ساڵەکانی 90 دروستە بن ئەمان شێوەیەکی جیاوازیان هەیە ئەوان بەحسابکوان عالەمی ترە زانەوەکوی کە جەناب باس کرد لە پێڕ عەلی قەرەداغین بەحسابی ئەوەی کە ئینسان بە ئیخوانەکان هینیان هەیە نێتوەرکی عالەمیان هەیە و بڵاوبۆتەوە بەڵام کۆمەڵی ئیسلام وانە کۆمەڵی ئیسلام هیچ ڕەنگێکی کوردی دابنێت واب کاکە کورد مسلمانە و هەروەکو جەنابە وتێ بە ڕێگەی ئێمە کورد
ئەمیر المؤمنێکی تیا دروستە بێ و هەر بەڕێگەی کوردێکی مسلمانە و حالم دروستە بێ ئەم خراپیاتانیان بۆ ئێمە وت اینجا یەکێک لەوانە کە زۆر گرنگ بوو هەر خودی ئەوەی کە دەستگایەکی سیاسی بەڕێوەبردننی حکومیە کەچی ئەم مامۆستا عەلی باپیرە ئەیوت پەرلەمان حرامە دیموکراسی بدعەیە ئەی ڕەقیب هینە ناویچێ بدعەیە من ئیشی شەیتانە من نابێ هەڵسمەوە لەبەری کەچی لە ماوەی 24 سەعاتە هەموویمان گۆڕی ئەم تەقەلوباتە ئەم وەرجێڕانە وەکو جەناب تەڵێ ینی ئەمانە بەس هاتوون تۆ داگیرکەن ئیلاقان نییە ینی سەرەتاژە ئەگەر ئیسلام ببوون ئەی چۆن ئیسە نائیسلامی ئەی سەرەت ئینسانی کەوای لێبە ئەزانی وەکو چی وایە دوکانێکی وردەواڵە هەبێت بەس چکلێت بفرۆشی بەس لەسەرەوە بنووسیت فرۆژگای ناوی چییە بنووشی فرۆژگای مۆبایل بەس لە ژێرەوە لە ناوە هند ینی دوو درۆی گەورە کرا دوو درۆی گەورە لەلایەن ئەمانەوە کەشەوە یەکی چند کە هاتن بە ناوی ئەوە کە کردیان ئەمانە دەوڵەتی ئیسلام وان دەرنەچوو چکە بەژاری حکومەتیان کرد بەژاری ئەو بدعیان کرد خۆیانیان بدا درۆی دووەم ئەوە بوو کەوتیان وڵاترەمە ئیسلامین لەبەرەوەی ئیسلامی نین لەبەرەوەی کەیتر هینە بەخوا دەنگ نایێنین و ئیسلام ناوی زۆر خراپ بوو داعش حای هەمووانی بردووە نەوەڵا با خەڵک ڕاکێشین بۆ خۆمان بە ناوی ئەم عەدل کاریەوە جاران ئێمە ماشینێکمان پێ ومان وت عەدالە یانی شتێک عەدلێکە ڕێکی کوردجادەکە ڕێکرد ئەم دیاردەیە لە ناو ئێمە خەڵکی ئەوام کە جەنابوو باسووکە ڕەشۆک خەڵکی ڕەشۆک پرسیار لە خۆی دروست ناکە یعنی ئەمە تا دوێنێ بوونایەنش کەس لە خۆماڵ پێ بکەن سیدی مەمنوع بوو یعنی ئەم ناوایان وێران کرد هەر بۆ معلوماتی جەناب لەو سەرکردایەتی خۆیانە یەک هەورامی دەرنەسوو لەبەرەوەی بۆ تەرکیزیان قسە سەر منتیقی خۆیان ڕانیە بۆی ئەو عەلی باپیرە لەوێەوە هاتووە حیزبەکانیشان تەوزێ کردووە پێی منتیقەکانی یەکگرتوو بزوتنەوە لە هەڵەبجە یەکێتی لە سلێمانی هین لە دهۆک پارتی لە دهۆک ئەمانش لە ناویچ ڕانیە ئەو منتیقی لای خۆیان کاک پەیمانجان لە ئەوروپا CDU-مان هەیە لەگەڵ CDU ئەڵمانی کە کۆڵم پاوەڵ لە مەخیراکە هینی بۆ حزبی دیموکرات کریستیان دیموکرات هەیە یعنی کە سەرەتا دروسە بن پێتاڵە ئەمە حزبێکی مەسیحین بەڵام لە پرۆسێکی دیموکراتیایی شکن زۆربەی وڵاتە ئەوروپیەکان هەیە بە تایبەتی لە ئەڵمانیا لە 1945 کە دروست بوو CDU ئەڵمانی وای پێڵەن یا CDA-کەی هۆڵەندا کە 1970 دروست بوو کریستیان دیموکرات یعنی ناوەکەی بەخۆیەتی درۆژ لەگەڵ خەڵکان ناکا ئەڵێ من مەسیحیەکەم بەڵام ئەمەوێت لە پرۆسەیەکی حکومەتداریە بەرنامەم هەبێت ئیتر نایبەنە ئەو خورافیاتی کە جەنابوو باسی کرد ئەم ڕازگۆیە لە ئێمە نییە ئایا وەکەوتۆتە سەر ڕەشۆکی و ئەوامی خۆمان یاوەیە ئێمە محەلیلێکی سیاسیمانی بڵێ کاک ئەم یاریە چی ئەم گاڵتە بازارە لابن بە خەڵکیەکەن یعنی هەموو بەیاننامەکەیان باسی وشەیەکی کوردیان نەکراوە یەک کورتچێ باس نەکراوە شتێک نییە ناوی کورد بێ یعنی کەچی دەنگدەرەکانیشیان کوردەوە زۆر عەجیبە لەوە من تێناگەم ئایا ئەگەر ئەمە وەکو جەناب و ئەمانە هەر دروستکراون لە شوێنێک ویانێن لە شوێنێک و جێگۆرگان پێەکان لەبەرەوەی هەر شەش کورسەکان بە مەعەدەلی هەیە وەکو چۆن پارتی بە مەعەدەلی ئەکسەرێتی هەیە تێگەی ئەمانە ئیسانەوێت وا بکەن کارێکی وا بکەن ببن بە حزبی دووەم و سێەم و بێنە پێش و هەم دەنگی مەعارەزە و ئۆپۆزیسیۆنش کۆ بکەن یعنی ئەم یاریانە بۆ یعنی کەسێک نیە لە سیاست تێنەگا بڵێ کاکە ئەرێ ئێوە چیەن ئێوە چەدانەوە چی بکەن ینی هەر بە ئاشکرا تۆ درۆ لەگەڵ خەڵکەکەی بەس بۆی دەنگی پێبا نزیکی 900 کەس بەشداری هینەکەی کردووە کۆنگرەکەی کردو ئەم 900 کەسامی هینن خانە نشینن لە حکومەتی هەرێمیش پارەوەرەگرن یعنی مسەوگەریان کردو ئەوانە ئیتر ئیسلام چییە و سیکولار چییە و هەمووی یاریەکە و کراکرێ و بەداخەوە ئەوەی کە جەنابوو وتە خەڵک تایسە دوای خرافات کردو ئەو خرافاتە هەرەوە نییە کە باسی دێ و درێژکەی خرافاتەکەی وەکو جەناب دەڵێ ڕۆژانە لە بەردەم تا ڕوایە ئەی بینی بەڵام بواسەکەی لە مێشی تووە ئەمە دنیای چکە بۆ دروستەکە ئەو دنیاە نییە کە ئەو لە چوارچەوەکە لە قاڵب دراوە لە حازرە لۆژیک و ئەقلانێت بیپێوێ دنیا خراپەکەوێت تۆ ئەخەڵەت یێنێ بەوە بە ئەوهام
ببورە فەرموو. کاک دانا جەنابەت حکمێکت دا کە بە باوەڕ من حکومەکەی جەنابەت جێگەی تەرکیز و وێسانەوەست وە بە نەزەرە من کە سرنجێکی دروست نەدا. ئەوڵەن خرافات و دیاردەی خرافات دیاردەیەکی جیهانیە و دنیای مەسیحیەت و دنیای غەربی تەنی گەسۆ. من ئەتوانم بێژم کە ئەمانە فرەفرە خرافی ترن لە مەردەمە ئێمە و مەردەمە ئێمە بە خرافات حملەیان پێکریا. بزانە ئێمە لە مەتن ئاخێزە کوردەوارە سەربەخۆ وتمان ئەو جۆرەی کە ورودیان کردە سەرزەمینە ئێمە بە خرافات هاتن. خرافاتیان هاورد کە بیخەنە جێگەی نەریتە کوردی کە نەریتە کوردی لە میراتدارێتیەکەیان نەموسە کوردی یا ناموسە کوردی هەست، شەرت و ئیقراری هەست، بیاوبەسی هەست و لە کنارە ئەمە کەڵامی هەست کە هەمان تیسەسە ببەخشە. بزانە بۆ خاترێەوەی من ئەم مەقولە بکەمەوە و ورتر لێ تێبگەین تا من منزورم لە ورودە ئیسلام بە سەرزەمینە خۆمان لە پەرەپێدانە خرافاتە بەحسکەم. پس من لە ئەوڵ و نکتەیەکم بەحس کرد بە مردۆ کوردیەت. وتم ئەم کوردیەتە تەبدیل بووگە بە جەبرێکی تاریخی لەسەر شانە ئێمە و ئێمە فکر ئەکەین کە پێویستی نییە فکری پێ بکەینەوە، بۆیە لەسەر ئەمە خرافات بۆ ئێمە داهێنێ. تاگەر تەوەجۆت کرد خۆی سەبا بێ مەسەرە مەسئلەیە سەرزەمین و کوردەوار و هاتنە متونە ئیسلامی و لە کنارە متونە ئیسلامیە هاتنە متونە غەربی و سەوارە بەر ئەم داستانە تا ئێمە بیکەینەوە. تۆ ئەم گۆرانی تا حتمما بیستگەیژێ ئامینێ و لەیلێ شەڕیانە لەسەر چەپکی ڕێحانە با بڕۆین مەلای بێنین بزانین خەتای کامیانە. گۆرانی منتەقەی موکریانە مەلان بێنە پاوین مەلان بێنە سەرینی فەقیە بێنە پاوینێ بە دەنگێکی پڕبەسۆز بۆم بخوێنن یاسینی. خۆ هەر لەم گۆرانی فولکلۆرە تۆ دوو کارکردە مەلا ئەفەهمی. کارکردە ئەوەڵ مەلا بێ حکم بە کەواتە ئامینێ و لەیلێ شەڕیانە لەسەر چەپکی ڕێحانە دەبا بڕۆین مەلای بێنین بزانین خەتای کامیانە. یەکێکی تریان خوێندنەوەی یاسینە لەسەر جەنازەی کاورا هەم مەلا بێت و هەم فەقیە بێت و دەور دانیشن کە یاسین بخوێن. پس کارکردن مەلا لەگرا مشخص بوو، یەکی حەکەمیەت ئەکا و یەکێک خەریکە یاسین ئەخوێنێتەوە بۆ کەسێک کە خەریکە ئەمرێ. ئەم گۆرانیە متاخرە، گۆرانیەکە کە عمری ناگاتە 100 ساڵ. تەوەجۆکەی و تۆ خەریکی تەکە دیاردەی مەلا تەرەفی بە تایبەتی لە منتەقەی موکریانە. تۆ تێتە منتەقەی هەورامان دەروێشانە و شێخانی هەست، گۆرانی دەروێشانە و شێخانی و لە کنارە ئەمە بە گوستەرەی ئەم سەرزەمینی ئێمە مەولوخانی هەست. ئەمانە گشتی مەحسوڵە تەکایان. تەنیا گۆرانیە کە تۆ ئەتوانی ئشارەی پێ بکەی لە نەقشە دەستگاهە ئیلاهیاتیە مەلاسازیە خەریکە قسەکان گۆرانیە ئامینێ و لەیلێ شەڕیانە لەسەر چەپکی ڕێحانە است. خۆ با بگەڕێنەوە بۆ ئەمەی کە چۆن خرافات سوارەمە لە ئێمەکەن. بزانە تۆ معمولەن لە ناوی جامعەیەکە کە ورود ئەەکەی ئێشێ بتوانی ئەم جامعە لە قەبز خۆتا بگری، لە دەسە خۆتا بگری تا بتوانی خوی بگۆڕی. وەختێک ئیسلام تێتە سەرزەمینە ئێمە شەریعەتە ئیسلامی تعتیلە. ئەسڵەن شەریعەتە ئیسلامی کارکردی نییە. دلیل سوالەکەی چیە؟ بدونە شەریعەتە ئیسلامی مەردمە ئێمە زندگیەکە مثالت بۆ لێدە. مثال بزانم داستانە ئزدواجە ئیسلامیە. ئەگەر ئێوە فیلمتان دیوێت، ئەگەر ئێوە ئەم فیلمە خارجیانە بوێنن، وەختی ئزدواجێ لە کلیسا ئەکرێن و یەکی حەڵقەیە تێرێت، وەختێک وردەکان ئەخوێنێتەوە کە تۆ بە ژنەکە ێژێت تۆ قبولتە تۆ بوویتۆ ژن فلانە کەس و بە پیاکە ێژێت تۆ قبولتە بوویتۆ شووی فلانە کەس و لە سەختی و لە ئەمانە لە ئاخرەوە کە حەڵقەکە ئەکەنە دەسیان ئەگەر تەوەجۆتان کردوێت قەشە مەسیحیەکە ئێژێ I declare you as a husband and wife. توجه بكلام قصير. I declare you as a husband and wife. يعني أم ازدواجه وأم زواجه للديكلير ومشخص كردن وشناساندن قشية مسيحية رسمية بياكا. أم نقطة خيلي مهمة. چون قرق ببين مسار خرافات. بزانت دیاردەی الزواج لەسەر زەمینە ئێمە زەماوەندکردن قڕوکەنیشک وە شودان و وەژندان دیاردەیەکە کە سنەتە کوردی واتیە
سنەتە مەسیحی تۆ لەگرا یەک دانە مەلا یەک دانە قەشە ناتوانێ ورودکە کە دیکلێری بکە ئەمانە ژنوشون بەڵکو ڕێکەوتنە نێوانە خانەوادەکان ئەم ئەزدواجە مەشروعیەت پێدا ئەمە دوور نییە ها ئێمە ئێژین 300 ساڵە وای نەژێرە حەجمەیە ئیسلامە کەسێ بگەڕێتەوە لە ناوە حافزەیە هەر ئیمڕۆژیش کەسانێ پێیا ئاکات کە بەڕزایەتە دایک و باوکەکانی دەربێترین حاڵەت مەلایەکیان هاوردگە وتکیسی کاکە لەسەر ئەو لەمارەی ئێمە مەلای تەواو بوو یعنی نە دەفتەریان هاوردگە نە دەستەکیان هاوردگە نە سەبت کریاگە نە دەستگاهە ئێلاهیاتی بووگە پێویستی نەوگە دیکلێرکردن ئەم زەواجە لە ناوە مەردەمە مهم بووگە کە کێ ژنە کێز کێ شووی کێز وە کێ کە نیشکە کێی داگەوە کێ کوڕەکێ خواستکە بۆ کێ ئەمە دروستە تۆ ئەوێنی ئەی نەقشە ئەم ئیسلامە چ بوو نەقش ئەم ئیسلامە چ بوو ئەم ئیسلامە چۆن هاتە نایۆ مردم ئێمە شریعەتی نەهاورد مردم نەچوە ژێرە بارە شریعەتەکەی بە خورافات و هاتە ناوی ئێمە خورافاتەکە چ بوو بە خورافاتی کەرامات و معجزات و هات تەوەجۆ بکەم بزانە مثال ئەدەمها هەر لە مەتنە ئیسلامیە معجزەی محەممەد ئەوەسە توانی گێسی بە قسەیەکە هەسی حکوومەتی دروستکە ئەو معجزە ئەو گەورەترین معجزە تۆ بتوانانی مشتە ئینسان تەسلیمە مەتنێ بکەی کە هاوردەکتە هەر لە متونە ئیسلامیە خەڵکە ئەوامە چن شکاتەکەن لە دەسم پێغەمەرانە ژنێوە حاڵە ئێمەتان خراو کرد بزانە ئێمە هەر لە مەتنی ئاخیزە کوردەوارە سەربەخۆ کاورا تەکمانە تەماسەگرێ لەگەڵ جەنابەت تەماسەگرێژی حیچێکە پێم نەهێشتەوە پەڕپوتمەوە کرد حیچێکە بە دەسەوە نەماگە حاڵم خراو بووکە بۆ وەڵام ناکەی تۆ من وادارەکەی تۆ فکرت کەمەوە لەسەر کوردیەتە خۆ من حاڵم فرە جفتێ دەمە قۆپانە مراخانی و مەلەکیمە کرد و دەسماڵێکی زلمەوەستە و سەرمەوە هاتمە دەروە حەڵمە خستەوە ئەموو کوردم ئیسە ناتوانم لێژم کوردم ئیسە شەرمەم گرێ دەمە قۆپان کەمە پێم ئەو شکایەتە لەم ئەدیانی شاکریا تماشاکە وەختی ئەم دینە تێتە سەرزەمینە ئێمە سعیەکە بە خورافات و نفوذکە چون بە شریعەت ناتوانێت مثالە بۆ لێبە یەکێ لە کارەکانم مەلا ئێشێ یاسین خوێندن وێ من قەوڵە پێدەم زەرفە 300 ساڵە گوزەشتە 1% مردمە ئێمە بۆ مردن مەلای بەربانە سەر نەوگە کە یاسینی بخوێنێ ئەمە یەک دوو تۆ لە هیچ پرسەیەکی کوردیا تا دەورانە متەئەخر شاهیدی خوێندنەوەی قورئان نەبیت لە پرسەی کوردیا پڕچچنین ساز و دهۆڵ لێدان چەمەری گێڕان وەیکردن شیوەنکردن لاواندن مەرسوم بوو لەگرا تۆ ئەوێنی بازم نەقشە مەلا مەوجودیەتی نییە بزانە ئێمە لە تەریقە فیلمە فارسیەکان و فەهمیمان مەلا تێتە سەر قەوسان قورئانە خوێنی دوو قرانەخەنە ناوی دەسی ئێمە لەم دەورانی متەئەخرە چاومان پێکەوت لە دەورانی جمهوری ئیسلامیە چاومان پێکەوت کە مەلا ئەها لە پرسەکانە لە پرسەی ناوە مزگەوتە قورئان ئەخوێنێ ئەمە قەبلەن نەبوو مەلا نەقشێکی نەبوو لەم سەرزەمینە ئێمە نەقشێک کە بێت ئوموراتە مردم جێبەجێ بکە بزانە مردمە ئێمە لە تەوافق و ئەزدواجە کە کەنیشکەکەی با بە پیاەکی تر بیوات احتیاجی بە من نەبوو خوا معجزە بکە لەم بینە حەلال بوێت حەلالیکە هەر ئەوەی کە خۆیان موافقەتیان کردو و ئەم گرێ بەستە ئیجتماعیانە دانیا و ئەمە اتفاقەکە و جایسە بۆ خاتریەوەی من بێرمت سەر ئەمەی کە چۆن ئەمانە سوارە ئێمە ئەون بزانە تۆ لە تەکیە ئەحلە حەقەکانە لە تەکیە ئەحلە حەقەکانە کە ئێشەی لە دینە ئیسلامە فرقەی زالە بن و ئەمانە ئیسلامین تو شتێکت هەست کە ئەمانە لە مەفاهیمە زوان و ساختارە کوردی گرتیانە و بردیانە خراویان کردە بەناوی سەرسوپاری تۆ سەرسپێری و تۆ لەگرا بە قەوڵە خۆیان جەوزەشکێنی وەکو فەرقەکەی عەلی و علامەتە شکاندنە جەوز وەکو فەرقەکەی عەلی سەرسپێری ئەەکەی وە جەوزەشکێنی ئەی سوعال لە تەکیە سونیەکانە چیەکەن لە تەکیە شیعەکانە چیەکەن لە تەکیە سونیەکانە شتێکەکەن بەناوە تەوبە ئەینە سەرسپێری ئەینە ویسکە لە گۆرانی های فولکلۆرە ئەژێ ڕیشەکەم تاشی پڕچەکەم لە بێخ تەوبە و تەریقەت ناردمەوە بۆ شێخ ئەوان تەوبە ئەکەن
ئەم سەرسپێرێ ئەو تەوبە ئەکا یەکێکن ئەمانە هاتکن ساختارە ئیجتماعی جامعەیە ئێمە نابودکەن بە خورافات و ورودەکەن بە دروستکردنە چی ئینسان خودایی بە حلول خوددا لە وجودە ئینسانە بە بەرتەری یافتنە ئینسانە لە ڕێگەی ڕاضەت کێشانە کە ئەتوانێت ئوموراتە خرقە عادەت بکە کە لە کەرامات و متەوەلد ئەوێت ئەمانە ئەوێت و سەرغازە نفوزە خورافەوە ناو سەرزەمینە ئێمە تا بەرەبەرە بتوانن قوانینە کوردی ڕۆح کوردی ساختارە ئیجتماعی کوردی لەبین بوون لەبینی بوون یەواش یەواش وردە وردە بزانە ئەگەر من تەرتیباتەکەی دروست بێژم ئێژێ شەریعەت طریقەت معرفەت حەقیقەت شەریعەت طریقەت معرفەت حەقیقەت یا پەس و پێشم کردن وەرە ێزانم حەقیقەت ئاخرێسی بزانە لەم دەستگاهە ئیسلامیە کە ورودی کردە سەرزەمینە ئێمە بە سوورەتە تەکایای جۆرا و جۆر هەر لە تەکی ئیزەدیەکانەوە کە ئەوێتە عەدوویە تا تەکیێ قادریە و سۆهرەوەردیە و نەقشبەندیە و تا تەکایای عەلیوڵڵاهیە و نەعمەتوڵڵاهیە و تەمام ئەمانەی کە ئەوانە سەرزەمینە ئێمە یەک اتفاقە بسیار مهمە کەفێ تەوەجۆ بکە تۆ شەریعەت یا معرفەت شەریعەت طریقەت حەقیقەت ئاخری نێسی ئەمە نیشان ئەدا ئەو جوولەکەەوە ئەم دینەی هاوڕگەسەم سەرزەمینە زانی گەسی بە شەریعەت ناتوانێت بێتە ناو مەردمە ئێمە بە شتێ بەناوە حەقیقەت هاتکە طریقەت و حەقیقەت کە تۆ سلوک بکەیت تا بە حەقیقەت بکەیت لەگرا ئەوەی دەروێش و شەروار پۆلیتەیش و ئەوەی دەروێش و عراقیشی ئەخوارد ئەوەی دەروێش و هەڵیشی ئەخست و شێخەکان ئەوەنەی گایە ملیان پان و لەگراش فقه ئیسلامی کاری نەئەکرد ئەمانە بەعدەن یەواش یەواش پێگەهایە طریقەتیان تەبدیل کرد بە مەراکزە پەروەرشە مەلا ئێش تۆ لە خۆت بپرسی ئەم سلوکە عرفانیە بۆچی لە شەریعەت و دەست پێ ئەکات ئەڕواتە معرفەت و بعد طریقەت و بەد حەقیقەت بە تۆ لە ئاخرین مەرحەلەیە ورودەکەنە ناو سەرزەمینە ئێمە چون ئەوان نەئەتوانن طریقەت بێرن نەئەتوانن مەناسکێ بێرن کە زندگی ئیجتماعی و تەزاوراتە ئیجتماعی ومەتە کوردیە کە بە سوورەتە ئرسی پێیان گەیدە داناکانە خۆی وەختە خۆی لە سیستەمە کوردیا بۆیان دانیاگەن ئەمانە بە شێوەی ئرسی پێیان گەیگە لە چوارچەوەی نەریت و نۆمۆس و قانون و بیا و بەس و ئەمانە تاگراگرتە ئالەگراسە خورافات ورود دەکاتە سەرزەمینە ئێمە خورافات ورود دەکاتە ناو مەردمەی ئێمە پس ئێمە مەردمەکەمان بەڕاحەتی ئەچێت بۆ کەس بە حەقیقەت وەلەم ڕێگە لەزەت ئەوە بۆ نانی پێدەن دختەربازی ئەکا ئێژێ دوو دەروێشوەیەک و خەریکون هەڵیانە خست و زکریانە کرد معرەکەیان گرت و دۆین و شەلەمین و ترخێنە و ئەمانە لە خەڵکی کۆکەن و دێوە دێ ئەڕوین دەروێشانە فڵانە طریقەت ئێژێ ژنیان کردە سەر بانەکان و سەیریانە کردن ئێژێ دەروێشە و دەروێشێکی تر لە وەختی زکرەکە ئێژێ زەردەکە یا سوورەکە ئەوی ژێژێ داینێ بۆ دوای زکرەکە داینێ بۆ دوای زکرەکە تەوەجۆکەی یا مەسەڵەن ئێژەی دەراویشە چوون لە منتەقەی بەندەرعباسا چتیان دزی و لە شرکەت کاریان کردو لە شرکەتە هاتوون و لە لادیەکەی خۆیانە زکریان کردووە چتی دزی وەکو کەمچە و ماڵە و ئەمانە هینی بەنایی دزی و لە شرکەتەکە هاوردی و کاورا دەروێش و دانەیەکی زانی و ئەمە دزە پڕچێ درێژی دانیاگە و هەڵەخات و ڕووی دەروێشانەی لە بەردەماوت وتی و دەروێش ئەو دەروێش چەرمگوێ وەک بەت یانێ مراوی دەروێش ئەو دەروێش چەرمگوێ وەک بەت سانتیمترەکەی بدزێ لە شرکەت تەوەجۆکەی لذا تۆ ئالەگرا ئەوێنیت ئەنچێ کە ورود ئەکات تەطهیر نەفس نییە سلوکە معنەوی نییە دەریافتێک لە جەهانێکی تر نییە کە تۆ بەرەو خوا بچی بەڵکو یەکسری مەنافع سەوارە بەر خورافات ئەکەن تا حاڵە ئەم مەردمە لەگەلە کۆمەیەکە خاستر بوێت بزانە ئەم مەردمی ئێمە ئەو ساحەچوە قبولی نەیەکردووە زەماوەندەکەی زەماوەنە کوردی چه شەکلی بوو ئێتر ئێوە زەماوەنە کوردی بە گوێرەی هەر منتەقەیە کەس زەماوەنە کوردی ڕسم و ڕسومە فرەیتیا بوو فرە و فراوان هەتا ئەم دەورانە ئەخیریشە
زەماوەن 7 ڕۆژ و 7 شەو هەڵپەڕکە بوو، هەڵخستن بوو، ڕەش بەڵک بوو، گۆرانی وێژ ئەهات، شاعر ئەهات، مەجلسە قوماریان ئەگەر و ئەنواوە قسامە مەجالس بە گوێرەی ئەوەی کەم زەماوەنە لەکوێ ئەکرێ. تا ئەم کارانە نەکریایە حتا تۆ کەنیشکەکەت بدایە و حتا ئەگەر لە دەورانە متەئەخرە کاکە دانا، حتا ئەگەر لە دەورانە متەئەخرە، یعنی لە دەورانە 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵی پێشیش ئەگەر تۆ ئەغدە کەنیشکەکە بکردایە یعنی حەڵاڵی ئیسلامی بوایە، بەڵام دەسە بە کەنیشکەکە بەگایە، فەرتەنەیە گەورە دروزەوە، فەرتەنەیە گەورەیان دروست ئەکرد. لذا کەنیشکەکە ئەوە تانە ئەگەر کەنیشکەکە دوودیان بوایە حتا ئەغدە کاورا بوو، هەنوو کاورا ڕۆژی زەمانسکی دوومانگە و تەوەجۆکەی بە ئەمە بزانە لە ناوە ئێمە ئەوە باو بوو تا تۆ هەڵپەڕکە نەکەی، تا تۆ شایی نەگری، تا تۆ سوور نەدەی، تا خەڵکی نێ نان بخوا، ئەو زەماوەنە شەرعیەتی نییە نێسی. ئەی لە چ دەورانێکە ئەم شەهر العەسەل و چوزانم ئەمانە هات، وەختی مەلا زاڵ بوو بەسەر جامعەی ئێمە، وەختی لە شەرایەتی اقتصادیەکە زاڵ بوو و خەڵکی تەوانی نەبوو زەماوەن بگرێ. بزانە زەماوەن کە ئەگیریان لای ئێمە دیدەنیانە هاورد، دیدەن وەکو پرسانە چۆن خەڵکی بۆ پرسانەی ئەورد، قەنی ئەورد، شەکەری ئەورد، بزنێکی ئەورد، چاورێنێکی ئەورد، کاوڕێکی ئەورد، تۆ بۆ زەماوەنیش خەڵکی دیدەنیە هاورد، شتی داهەنیا تازە هیچ دیدەنیە هاورد. دوای زەماوەنەکە بنەماڵەی کەنیشک، قەومە کەنیشک پاتەکیان هاورد. پاتەکی معمولەن حەیوان بوو، مەڕووماڵاتیان هاورد. مەسەڵەن کەنیشکە شوو کردووە کاورایەک، قەومی کەنیشکەکان گشتیان دوای ئەوەی کەش دیدەنیشیان دانیا و لێو دووە بۆ کەنیشکەکە حەیوانیان هاورد. دەبینی کەنیشکەکە دوای زەواجەکە لە پڕێکا بۆ ساحەوی سەر حەیوان بۆیان هاورد و پێیانەوت پاتەکی. ئەمانە ڕسوماتە کوردی، ئەمانە نەریتە کوردین کە تۆ ئەوێنی ئیسلام تا ئەم دقیقەشە ورودی تێ نەکرد بوو، تاکەی تا دەورانە 30 ساڵ ئاخیر نەیتوانی بوو مەلا هیچ نەخشێکینەوە. لە بهترین حاڵەتا تۆ لە گۆرانیە کە ئەیدۆزیت و مەلا تێ حکم با لە بینە شەڕ دوو نەفەرە یا تێ یاسین ئەخوێنێ. ئەمە هێنە دەورانە متەئەخرە، دەورانە متەئەخرە. یعنی بۆ پێوێتر ئەمان تازە سەر لە دەست پێکەنەوە دەوری مەلابین کە عەدل و حاکمیەت دروستکەن لە بینی ستەم لێکراوە. یعنی تازە هەڵیەکەنەوە، لە ئەوڵ هەڵیەکەنەوە، بەڵام بە شکڵێکی کەوە، یعنی وەکو بڵێ جیهادیەکە و ئیسلامیەکە بە عەمەل نەماوە، بازاڕی نەماوە، بە سنگیسانە وا بکەین کەیتر بکەوینە ناویچێ نێوان جێگیری و لە بینی ئەمانە عەدل دروستکەین. ئاخر لە بینی چیا عەدل دروستەکەین؟ من تێناگەم. یعنی تۆ سوڵتان عەدل تۆگە زاڵم بێت، تۆش مەزلومی میلەت، ئەمیش دانیشە خۆت بکا بە کێوخا عەدل و دادگەری دروستکە. یعنی ئەزانیشی کۆمەڵە شتەیە کاک پەیمان. من طبعا زۆر سواسی جەنابەکەم، ئەوە هەمیشە مانگەڕینتە بۆ دنیا جوانی کوردەوە، بۆ ئەو نەریت و فەرهەنگەکە دەوڵەمەنەی ئێمە کە من زۆر جار بازشتی مناڵانم یێتەوە بیر کە زەبر لە سەربانەکانە ئەم هەموو خەڵکە هەڵەپەڕی ئەم مەنجەڵی زلزل گەوریان دانا بۆنی ڕۆژە ڕێگە ڕۆی لە گۆشت و لە برنج و لە ئەنوا وەشکاڵش خۆرش یا شلە. یعنی کەس نەتەزانی صاحب تازێکی و حتا صاحب شایش چیە، هەمووی خۆی بەخۆی زانی ئەو یەکگرتنە. یعنی ئەوە دەرەخا ئێمە بێدابوو نەریت و ئێمە وەحشی نەبووین، بەدەوی نەبووین، ئێمە دنیای خۆمانمان هەبوو، ڕێڕسمی خۆمانمان هەبووە. ئەمە کارکردەکەی کاکدانە ببەخشە، کارکردەکەی ئەوەسە جەنابە بفەهمی ئیسلام پەدیدەیەکی متەئەخری جوولەکە هاوردگە کە نە لە ڕێگەی شەریعەت و نە لە ڕێگەی دەستگاهە ئیلاهیاتیە مەلاوە، بەڵکو لە ڕێگەی خورافات هاتکەسە ناوە ئێمە.
تۆجۆ بکە ئەوەڵ دەفعە بە خورافاتێن و ئەم خورافە گەورەکەن تا بە ئیمڕۆکە ئێمە ئەیوێنین لەزا ئەشی دقت بکەی هەدەفە ئێمە چییە لە هاوردنە مثالانە هەدەفمان ئەوە نییە نەریتەکان قەشنگ بووگە قەشنگە و گەنوگە ئێمە گەرەکمانە سابەتی بکەین مثالە دەم لە مثالە زەماوەنێکا کە هاوردم قەتعیەتی کەلامی مەلایەک لەوەی کە بێژێ ئەن تەحتەکە و نازانم زەوەجتەکە و تەواو بوونێت تو ڕەهات ئێژی وە ئەمە شەرعیەت بە ئەزدواج نادا توجه بکە پس ئالەگرا حتا ئەو مردمەیشە کە فکر ناکەن و نازانن ئەم شتە عەرەبیە سنەتێکە کە معلوم نی لەکوێ هاتکە نی لە قورعانیشا هەر ئەمە مردمە قەیمە ئێمە بابەکانە ئێمە قبولیان نەوگە حتا نان نەدەی حتا هەڵپەڕکە نەکەی حتا خەڵک دعوت نەکەی حتا ڕەشبەڵەک نەکری ئەم ئزدواجە و ئەم زەواجە ڕەسمیەتی ئیجتیماعی نیە بزان تو ئشێ ئالەگرا بفەهمی کە شەریعەتە ئیسلامی کارکردی نییە لەسەر زەمینە ئێمە ناوەڕێ تێخێک نییە بوەڕێت بۆ چون یەک شتێ خەریکە مقاومەتەکە لە بەرامبەر ئەمە چییە؟ ئەمە سیستەمە ئیجتیماعی و سیاسیە کوردیە کە بە سوورەتە نەریت بڕێکی فرەی دەرهاتکە لە ناو مردمە و قەوامێکی هەزاران ساڵی لە ناوی مردمە پیا کردە پس ئەمە کی بۆ تۆ باتڵەکاتەوە داستانە حملەیە عەرەب بۆ تۆ باتڵەکاتەوە داستانە موسڵمان بوونە مردمە ئێمە لە ڕێگەی فقه شەریعەت بۆ تۆ بەتاڵ ئەکاتەوە بتەورە مطلق بەتاڵی ئەکاتەوە چون مقاومەت مەوجودە و مردم قبولی ناکات ناچێتە ژێرەباری ئەمەی کە وتم بۆ تۆ ئیستە تۆ تەعقیبەکە تۆ ئەواتە وادیە کە تۆ ئەفەهمی ئەم گشتە کارە ئەکرێ خورافە زل ئەکرێتەوە لە ناو مردمە ئێمە خورافە گەورەکەن بزانە کاکدانا ئیستە لەوانەیە لە شاری سنە لە کرماشانە خانەوادەیە ڕازی وێت بە نیکاحێکی ئیسلامی کوڕوکەنیشکەکە بڕۆن بۆ شەهرە عەسەل لەوانەیە لە سلێمانیش بوێت وەلی ئەمە 20 ساڵە پێش وانە بوو ئیمکانی نەبوو بە کاورایان دوو خانەوادەکان فرە خانەوادەهایەکی گەنەزانی و ئەم اتفاقە فقط لە ناوی یەک مشت خانەوادەی مەزهەبیە ئەکەوت کە زەماوەنیان نەهێگرت خانەوادەهای مەزهەبیە جەدید لەوانەی سەرپۆشدا ئەکەن و قژیان نێوە دەرۆ و دەسییان نێوە دەرۆ و تێگەی لەو خانەوادە ڕیشدارانە ئیمکانی بوو کابرا بە نیکاح تەواوی کە و بە دوودانە نقڵ تەواوی کە وەلێ لە خانەوادەی کوردیا تۆ ڕەشبەڵەکە نەکردایەتەوەڵێت بپرسە بزانە لەمەی کە شیعەگەری هاوەرگەسی بە دەستگای حکوومەتی و لەوەی کە دینەکان تەبلیغی ئیسلام تەبلیغیەکان لە ڕێگەی دەستگای مەلایەتی و ئۆقافیۆ تو ئەوێنی مردمە ئێمە بە قورعان خوێندن ئیکتفا ناکەن باوەڕیان پێ نییە تۆ مەلایە بیری و قورعان بخوێنی تو لە مزگەوت تاو بێسی و دەستوەسینە و من ئەمانە ئەوێنە مەمانە دیاردەی متەئەخرن لە سلێمانی و لە هەڵەبجە و لە هەولێرە ئەکرێها حەجڕەتێکی بە کورد نییە ئەمما پرسە لە لای ئێمە داستانێتری بوو ئەوڵەن مەیتەکەیان ئەنیا لە ناو مەجلسا ژن شیوەنیانە کردو سەر مەیت تا بێر نییە دەر ئەگریان و سەریمەیەتا وەسفە قارەمانیەتی مەیتیان ئەو دەستداری نانداری گەورەی شۆهرەتی ئەیان وت ئەگەر کاورا گەورە وایە لە منتەقە بە منتەقە فەرقەکە تۆ لە منتەقەی جافایەتیا پڕچنینە بوو ژن پڕچی ئەڕنیوە وەڵا ئەوەی ئەحمەد موختار جاب کە کوڵمی ئەڕنیوە کاکە گیان وەی ئەکرد پیانەوت وەی ئەمە لە منتەقەیە لە کەکانی شاو کە لە هوڕەکانی شاو لە منتەقەی کرماشانە مەوجود بوو تۆ لە منتەقەی کرماشانە لە بەشێک لە تەوایفی کە لە هۆڕا تۆ چەمەریت هەست یعنی کاورا کە ئەمرێ ساز و دهۆڵ ئەژەنن ساز و دهۆڵە توولانی و لێی ئەدەن و گشتی بەڕەدیف ئەوێسێت و شیوەن دەست پێەکا وەی دەست پێەکە بزانە ئەمانە نیشان ئەدات کە ئیسلام بە تەمامە کارکردەکانی و کە مەلای شیعە و سونی بووی ورودی نەکردە سەرزەمینێمە تەوەجۆکەی مەلایەک لە بهترین حاڵەتە مەگەر بیتوانایە لە جێگەیەکا لە لای بەگێکا لە لای ڕئیس قێڵێکا دانیشێت نانێ بخوا لە دیوەخانەکەی بەعزی مەواقع قەوانینێک بکات شتێکی بۆ حەڵالکە بووینەکە ئەم دۆرانی متەئەخرە ئێژن ناگەڕێمەوە پشتە تاریخ ئەگەر ئەم ئیسلامە بەهاتایە ناو مردمە ئێمە لە گوێرەی 1000 ساڵە پێشە مردم تەواوە هەڵس و بنیشتیان شریعەتە ئیسلامی بوو دەرسوورەتێکە کەمترین ڕنگ و بۆی هەست لە ناو مردمە ئەمما لە ناو مردمە ئێمە شتێک گەورە بوو کە کاکدانا خورافات
بزانە کۆمەڵە ئیسلامی جندول ئیسلام تەمامە ئەم ئیدە ئیسلامیانە ئیخوانی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی دار و دەسەهای فرەقە جۆرا و جۆر اتفاقەن سەوارە بەرجەبرە ئیسلامیەت نەوگەن بەڵکو گەرەکیانە بێژن ئیسلامی کە ئەمانە گرتگیانە لە معرفەتە ئیسلامی و گرتگیانە ئیسلامیان پێ بە ئەرس نەگەیگە بزانە لە 300 ساڵە ڕابردووە کە بە خانەقا و تەریقەت تێن دایکە جەناب و موسڵمانەکان دایکە من مسلمان ئەکەن و فکرەکان مسلمانە دایکە من ناڕواتە ژێرە بارە بڵقە ئیمکانی نییە تازە لە دەورانە متەئەخرە جمهوری ئیسلامیە بۆ خەڵک فێسەکەی لاورد ئەنا خەڵک فێسی وەسەرەوە زەڵفی خستووە دەرەوە لەچکیە خستە سەر چیەکانی ناچوونە ژێرە بارەوەی کە ئەمانە ئینسان های نەفەهمێکن یا فاسدێکن کاورای کورتەڵە گڕیاوەی خۆ قەرزارە خوانیە ڕۆژگەکە مێوارە دەدەیە قەدێرتە دەشکێنم بزانە ئەمە نیشان ئەداتی اتفاقی لەم سەرزەمینە کەوتگە خورافات تێرنە ناو مردمە ئێمە خورافاتێ کە یە شێخێ کەس ئەم شێخە تۆ وەیی جێگەیەکی خۆشتریش ئەگەینێ شێخەکە فقط ئەوە نییە تۆ جێگەی خۆشتر ئەگەینێ شێخەکە وڵمە گۆشتی هەست تۆ لادێ وەلادێ ئەگەڕێنێ نەمایشە بۆ ئەکا حەیتەران ئەکا سیخ ئەدا لە خۆی دەروێشانە ئێژێ کوڕێژێ هەی بەناز بەناز نازت چەند خۆشە ئارەقت گوڵە بۆ نەدوەنەوشە وە کەنیشکێژێ ئەمان ئێژن یا محەممەد ناو چەند خۆشە ئارەقە گوڵە بۆ نەوەنەوشە هەروە و دەفە و هەڵخستن و هەڵپەڕکەکردن کریاگە بە زەکر شێخانەوە دەروێشانە ئەمە لادێ بەلادێ لادێ بەلادێ ئەگەڕیا وەکو ئێڤنت وەکو سیرک وەکو ئینتەرتەیمنت لە سەرزەمینە ئێمە بڵاوە پێکراوە لەریغێ 300 ساڵە گوزەشتە کە کارە جوولەکە بوو خورافە هاتە ناوە ئێمە تۆجۆکەی پس تۆ لەگرا ئەوێنیت دیاردەیە ئیسلامە سیاسی بە سوورەتە ساختارێک کە تەلاش ئەکا بۆ گرتن جامعە لە ژێرە فەرمانە تەریقەت وە شەریعە ببەخشە لە ژێرە فەرمانە شەریعەت دیاردەیەکی ئیسلامی معرفەتیە لە قنە مزگەوتەکانەوە تێتە دەرەوە کۆلکە فەقیە کە ئەحساسەکەن قڕاعەتێکی تریان لە متونە ئیسلامیە هەست و ئەمانە وەکو دایک و باوکیان ئیسلامیان پێ بە ئەرس نەگەیگە بەڵکو ئەمانە لە ڕێگەی تێگەیشتن و تێفکرینە لە متونە ئیبن تەیمیە و حەنبەلی و ماهوردی و هەرچی بووکەنە ئەمانە بەم نەتیجە گەیگن کە قودرەت ئیشی واوێتە و جامعەی ئیسلامی وا بکەن لذا شروعیان کرد بە نفوذە شەریعەت سەرزەمینە ئێمە ئەمە بەو معنان نەبوو کە شەریعەت کارکردیەوێ چون بەر لە شەریعەت ساختارە حکوومەتە دەوڵەتیان دانیا و بە قەوانینە مەدەنی و بە قەوانینە مەدەنی سەوارە ملە ئەم مەردمە بوو تۆ ئەوێنی تا جمهوری ئیسلامی ئەتوانێ مردمە ئێمە ئەواتە داد گستەری مردمە ئێمە حتا 20 ساڵە پیشش ئەداد گستەری نەئەچوو خۆی حەلیە کرد اختلافاتە خۆی لە دەورانە متەئەخرە کە ئەتفاق لەم سەرزەمینەی ماکەفێ مردم دوورەکەونەوە لە یەکتری شارەکان گەورەتر ئەوێت ڕەوابەتە هۆز و تیرە و تایفە نامێنێت گەورە و ڕیش چەرمک نامێنێت یەکسری سنەت کەمابوو نامێنێت و لە کەنارە ئەما حرس و تەمە و وەلع جەهانە سەرمایەداریەکەوتیانە مردم تو دیاردەی کڵاوبەرداریە بینی ئەم دیاردەی کڵاوبەرداریشەوە خورافات تێت با بزانین مثال دەم کاکە دانا با ئێمە دەمە بفەهمین بزانە ئەمانە ئەفەهمن بۆ خاتری ئەوەی کڵاوبەرداری لە ناوی جامعە بکەنن بۆت ئێشەی یەک اتفاقی بخەن بە ناوی اتفاقێکی تەبیعی بزانە ئێستا لە جامعە ئێمە مثالە دەم ئەمانە هاتن بورسی تارانیان دانیا لە بورسی تاران عالم و ئادەمەوی کاکە هەرکە بڕواتە ناوی بورس هەڵەشکێت و مەڕۆنە ناوی بورس لە ئەوڵە تویتویان کرد بۆ مردم فرە و فراوان پولێکیان برد لەوێ دایانە لە پڕێکاوتیان بورس زەرەر ئەدا بەڵقە بورس تەقیوە ئێستا لە ژێرە ناوە ئەوەی کە بورسە و کەسێ دەسەڵاتی نییە کاورا ئێلامەکە 50 ملیار تمەن هەڵشکیاگە ئەیگرێتی هەڵدانی بکە خاست چون لە دەستی ئەو خارەجە بورس وایە کردە درۆکەن هیچ کامیشانە بورس نەچووگن وەسە کەیسی پەنابەریەکە کاورا ماتەڵە لە هەولێرا کەسی هەڵخاتۆ ئەم لەگرا بێت داوای پەنابەری بکە بزانە فاسدکردن جامعەیەک سەوارە بەر یەکسری تەکنیک ئەکرێت تا خورافات بڕواتە ناوە مردم کەسێ ناپرسێ پیاگێک ئەوە تەماعی گەورە بوو فکری نەکردو من پوڵ ئەهەنێرم چۆن پوڵ دەرتێری پوڵ چۆن لە خۆیەوە پوڵ دەرتێری چۆن ئەزێت پوڵ دەرتێری
چۆن من لەگرا لە حەواوە هەر نازانم چووگم سەهامە شامپوم سەنگە و سەهامە پترۆشیمیم سەنگە و سەهامە بانکم سەنگە یهۆ ئەتەقیتۆم پوڵە چۆن وایە پێتیدا سوال ناکە فقط تەماع گرتگێسی ئەم خورافەتە کە تۆ فکرکەی لە شەوێکا ڕێگەی 100 ساڵە ئەچی ئەم خورافاتە کە تۆ فکر بکەی تۆ لە ناوی جامعەیەکا بە زەدووبەند ئەتوانی بە جێگەیەک بگەی ئەم خورافاتە کە تۆ فکر بکەی دەوڵەت هاتگە ژیانە تۆ دروستکا و ئەم خورافاتە کە تۆ فکر بکەی پولێک کە کۆنتڕۆلی واڵی دەستی دەوڵەتە تۆ ئەتوانی حیتەرانیشی تیا بکەی و ئەو بەرەندەی عەسڵی نیەمە خورافاتە کاکە دانا پس تۆ ئەمێنی ئەم ساختارە ئیسلامیانە دروست ئەکرێت خورافاتێن ناو مردم تەلاشێک ئەەکەن عەلی گاپیر بۆ ناوە خۆی ئەگۆڕێ بزانە ئێمە هەنووز نازانین ئەمسالە عەلی گاپیریش وەکو مردمە مەعمولین ئەوامن ئینسانهای ئەوامێکن وەلێ کاورا تا دوێکە دزوگە ئمڕۆ ڕێگەی دزی دۆزیگەسۆ بزانە کاورا ئەو ساڕووی دزیە کرد ئمڕۆ پیچیدەتر دزیەکە بە گۆڵد کویست دزیەکە بە بیتکوین دزیەکە بزانە کاورا تا دوێکە شەوار پڵیتە بوو دەستی ئەورد بۆ ژنی مردم هەنوت ئەم کاورا حیزە ئمڕۆ کاورا چووگە بووگەسەوە دەروێش و دەروێشی حیزیەکە سیستەماتیکی کردگەسۆ مەشروعیەتی داگاسە پشتی سەوارە بەر خورافات بووگە بزانە تەسەور ئێمە لەمەی کە مردمە کە دیندارە ئەمە لە دینا کوڕیاگەسۆ و گەرە کێسی خوشبەختی وە زۆر بێتە سەرشانە ئێمە تەسەورە غەڵەتێکە ئەمانە گەرەکیانم تەسەورە وە زۆر بخەنە ناو زەهنە مردمە ئێمە لە بەرامبەر ئەم تەسەورە مقاومەتەکەوە ناڕاتە ژێر بات هەر بۆ ئەمەش کاک پەیمان لەوەتەی هەن نەیانتوانیوە بگەنە لە ساپانزەی دەنگدەرانی کوردستان ئەم کۆمەڵی ئیسلامیە تا ئێستا هەر لە سا 5 دەنگ دەریێناوە یعنی هەموو بە یەکگرتوو بە ناویچیە بژتنەوە و بە کۆمەڵ تا ئێستا نەگەشتمەتە لە سا 15 ئەمە دەلالە لەوە چیەکە خۆ هەمووشان کە تەماشاکەی یا سێری ئینتەرنێتەکەی هەمووی چالاکن هەمووی ئاشکال سوبحانەڵڵا ئەگەنووسی 10,000 دانە بەدوایەتە بەڵام کەیتە سەرواکە تا ئێستا نەگەشتمەتە سەر لە سا 15 ئەمە یەک دوو ئێمە کە ئەمانوت با بە ئەمانە ئیسلامی ئەمانە نافەرقی ئیسلامی سیاسی ئیسلام های خۆی یعنی سیاست ئیدە باش وەرن بیکەن نەیەک ئیسلامی سیاسی نەبوو یعنی ئێستا چی ڕوویاوە لە دنیا کاک پەیمان وە دوکانەکەن تایتڵی سەر دوکانەکە ئەگۆڕن و کردویانە بە دادگەری شتێک هەیە لە مەنتیقەکە ڕوو بەوا بازارێکی کەس بووە جاران دار و بەردیان کردبوو مزگەوتەکانیان کردوو بە بڵندگوی هەموو ئەحزابی سیاسی ڕێوڕسمەکانی خۆیان کاکە محاجبەیان بڵاوە کردەوە بەناو شارە ئەڕۆشتن ئاڵاکانیان هینیە کرد ئەی ئێستا چی ڕوویاوە لە مەنتیقەکە لە دنیا چی ڕوویاوە ناوی چیە فوندەمەنتالیستترین هێز دابنشێ خۆی نەرم کاتەوە بە ناوی عەدل و بلانس و میزانیە و ترازووە خۆی دیسانە بێنێتەوە بڵێ ئێمە ئەوە نین و ئەمیریش نین کاکە ئەمیر نەبووین ئەمیر تاو کاکە تا مەجالمانەبوو 4 ژنمان هێنا بەڵام تر لە مۆلا سەرۆکی کە سەرۆکەکە بەرەو سەرۆکایەتی ئەڕوا لەوانەیە ببن بە حیزبی سێم چونکە گۆڕان دەوری ئەو نەی نەماوە ئەوەی کاک شاسواریش ئەوە نەهینی ئیسە لە ساحەکە بۆ ئەوەی دەنگی خەڵکی ئەلمانی و بێدین و ملحید و کورد و فلان و فیسار هەمووی کەنیسە و مەنیسە و داروبەر هەمووی کۆکەنەوە خۆیان بکەن بە هێزی دووەم یا یەکەم یا سێهەم لە مەنتیقەکە چی ڕوویاوە کاک پەیمان حەز دەکەم جەناب ئیشارەت بۆ بکەیت ئایا شتێکێ لە گۆڕانکاریەکێ لە ناوچەکە کە تۆ حیزبەکان بێ لەوانەیە بەیانیش یەکگرتوو خۆی بکا بە حیزبی میزەڵان بۆ منە نازانم حیزبی بەشتێکی کە یعنی ئایا دنیا گۆڕاوە یا ئیتر ئەو هوژمە ئیسلامیە و هینەکە دەوری نەما و بەهاری عەرەبی کۆتایی پێهات و ئەوی کە لە تونس و مەغریب و جەزایریش بین نەمگەن کە کۆتاییان پێهاتوە
ئەمەش هەروەکو مارکسیەکە کۆتایی هاو مەرحەلەی خۆی بڕی و ئێستا شتێکی تەیە حەزەکەم جەنابوت لەسەرەوە بزانە ئیشارەتم پێ بێت. حتام دیاردانە لە بنەڕەت و هەڵ نەتەکێنرێت هەتا ئەمانە کارەکەن. ڕۆژێک لە ژێرە ناوە تەریقەت و شەریعەت تەریقەت و تەکایا و خانەقاکان کارەکەن کە تۆ ئەمڕۆ ئەوێنی هەنووس شێخ نەهرەوەیە کەس نەزانی کارەکە. ڕۆژێک لە ژێرە ناوە ئیسلاحە دینی کارەکەن، ڕۆژێک لە ژێرە ناوە ئیسلاحە جامعەوە سیستەمە حکوومەتی کارەکەن، ڕۆژێک لە ژێرە ناوە قەوانینە مەدەنی کارەکەن، ڕۆژێک لە ژێرە ناوە قەوانینە شەرعی کارەکەن. ئەمەی لەمانە تێتە دەرۆ یەک شتە، مردمێکی دەستەمۆ، مردمێک کە خوو و تەبعی ئەگۆڕی، خوی ئەگۆڕی. بزانە کاکەدانا، بزان کەنیشکێک حاضر ئەوێت لە ژێرە هەرچی تابوویە جنسیە لە سەرزەمینە توە لە هەرکوێ ئەم دنیا بێژین سەرزەمینە ئێمە حاضر ئەوێ بێتە باوەشت و تەختخاوەکەی تۆ لە ژێرە ناوەچی، لە ژێرە ناوە قەناعەتێکە بە تۆ کردگێسی، قەناعەتێکە بە تۆ کردگێسی. هەر ئەم ئینسانە کە ئەوێنێت قەناعەتەکەی سەبارەت بە تۆ ئەگۆڕێت ئەوێت و بەرد وەکو متکی لێ تێ پشتە تێەکە ئیجازە نادا نزیکی بووی تۆ قسەی خۆشە بۆ ناکە وەجێت تێڵێ ئەڕوا. چی ئامادەی کردو هاتە ناوی تەختخاوەکەی تۆ؟ قەناعەتێکە بە تۆی هاورد بوو. چی سەرزەمینی ئێمەی تەسلیم کردە لە ژێرە دەسە ئێران و تورکیە و عێراق و سووریە و ئەمریکا؟ قەناعەتێکە مردمە ئێمە هاوردگیانە. قەناعەتە مردمە ئێمە بگۆڕێ کەس ناتوانێت بەسەریان و حکوومەتکە. گۆڕینی قەناعەت وەدانە قەناعەت بە مردم ئەساسە کارەکەس، ئەساسە کارەکە ئەمەسەم قەناعەتە بە مردمە بگەێنی و ئەم مردمە ئەم قەناعەتە بێنێت. تۆ ئەوێنیت وەختی تێنە سەرزەمینە ئێمە وتم پێت لە تەریقە شەریعەت و نایەن، وتم مەراحلە ئەرفانەکە کە بەحسیەکەن ئاخری حەقیقەتە، ئەمانە بە حەقیقەت وتێن. بۆیە تۆ ئەوێنی عەلی وەڵاهی بەرازە خوا، بۆیە تۆ ئەوێنی دەروێش مەشروبە خوا، فیلمە پۆڕن تەماشا ئەکا، ڕەوابەتە جنسیە خارج لە چوارچێوەی ئیزدواجیان هەست، چون ئێژن ئێمە بە حەقیقەت گەیگین، احتیاجمان بە شەریعەت نیەیت. تۆ فکرەکەی ئەمانە ئەم مەرحەلەیانە تەی کردگە تەیان نەکردگە نەیانتوانیگە بە شەریعەت بێنە سەرزەمینە ئێمە، نەیانتوانیگە بە خورافات تێن، سەوارە بەرمەی لە مەردم تێن، سەوارە بەر لەزەت تێن، بە خۆشی تێن، بە گۆرانی تێن، بە ئینترتەیمنت تێن، مەعرەکە گرتن. بزانم مهمە کە جەنابە بزانی شغڵە پزیشکی ڕێگەیەکی فرە مهمی هەست بۆ نەشردانە عەقایدێ لە جامعە. ئمڕۆ تۆ خورافەی علمە هەست، خودت دەستگاهە علم خرافەست، چون بکەسۆ ئیدئۆلۆژی هەر لە ناوی ئەم علمە بەشێک واقعیەت و حەقیقەتیش مەوجودە کە تۆ ئەوێنی لە سوورەتە فەناوەری و لە سوورەتە باشترکردنی ژیانە ئینسانەکانە هەست، ئەمە بەشێکی فرەی ئەم علمە سودۆساینس شەبهە علم وە خورافاتە وە دروست. بزانە ئەم خورافاتە تا ئەو جێگە نفوزی کردگە حەسەن زیرەک ئێژێ ئەممان دکتۆر دەردم چارەکە بنووسە بۆ لای قازی ئەو کچە مارەکە، یا مەسڵەن لە منتەقەی کولیایە و لە منتەقەی ناو دەروەنە منتەقەی کامێران و کولیایی گۆرانیە بوو مد کاورا ئەڕووی بۆ لای دکتۆرێ ئەیون نەیون نسخەی و نوخسە دکتۆر دەسی بر نسخەی بۆم نوخسەی بۆم نووسا دکتۆر ئاڵمانی چوومە بەردەمە شیلان وتم شیلانگیان دکتۆر نووساگەسی داوای دەردەکەی من تۆ دەرمانی ئەەکەی. مردمە ئێمە مەشروبی ئەخوارد ئابجۆی ئەخوارد ئەیوب نەخۆشی گورچیلەم هەست دکتۆر بۆمی نووساگە حەلالە. خیرەتمەندترین پیاگە کورد یا موسڵمانترینی بووە ژنەکەی ئەداتە دەست دکتۆرێکی ژنان مەعاینەیکە پەیدا بیکە. بۆ ئالەگرا خورافی بناوە خورافی علم دروست بووگە و مردم هەرچێکە تحتە ناوە علم ئەیدەن پێیان قبوڵیەکە. پس تۆ ئیشی قەناعەت بە مردمە جامعەیەک بێری تا ئەم مردمە تەسلیم بوێ. بزانە کاکە دانا تۆ وەختێ بە مردمە خۆمان ئێژی حملەیە عەرەب توی کردەوە موسڵمان، مردم قەناعەتی هاورگە 1000 ساڵە موسڵمانە 1200 ساڵە موسڵمانە. ئەمە ئەوێتە هۆی ئەوەی کە تۆ فکر بکەیتۆ من دوا کەوتگم بۆ خاتری ئەوەی شەریعەتە ئیسلامی بەسەرمانە حاکم بکە.
هەر لەم بەحسیم شەوە من سابتم کرد ئەم ئیسلامە نە بە شمشێر نەهاتکە نە بە شەریعەت نەهاتکە نە بە سوڵتان و حکوومەت نەهاتکە چون تۆ شوێندەسەکەی ئەمە لە مەراسەماتە مردمە ئەوێنیت مەلال نەقش و کارکردی نییە شی و خەسیان نەقشە شیوخیش چییە نانەدەن و مردم نوشتە ئەنووسن بۆ مردمە نەزۆک مناڵە خەنەسکیان مردمە گەڕ و کەچەڵ دارویان پێدەن ئەمە خورافات کە تۆ لێدو ئەوێنی ئەمە متەبەلور ئەوێ لە چییە لە شەخصە پەڕۆینە لە ئیمامزا دروستکردن لە کاکە ئەحمەدی سلێمانی لە شێخ ئامۆشە لای ئێوە لە عەبابەیلێ ئافرین تۆ ئەوێنی لەمانە متەبەلور ئەوێ لە کۆسە لە پیرمکایل لە ئەنوا و ئەقسامە لە سڵێمان بەگە بانە لە ئەنوا و ئەقسامە شیوخ و خاسانە خوا کە عیلاجە دەردە تۆ ئەکەن ئەمە گشتی خورافەس هەروە کە تۆ فکر ئەەکەی دموکراسی پلۆرالیزم هەروە کە تۆ فکرەکەی لیبرالیزم هەروە کە تۆ فکرەکەی مافە مرۆڤ دەردە تۆ دەرمانەکات دەردە تۆ چییە دەردە تۆ بێدەسەڵاتیە تۆ بێدەسەڵاتی تۆ دەسەڵاتە بەسەر هیچێکان نییە وەلی تۆ فکر ئەەکەی دموکراسی تۆ قودرەتمەندەکە تۆ فکرەکەی مردمانە جوامع غەربی وانە مەدینەی فازڵە بۆیە ئەگرا یوتوپیاس بۆیە ئەمانە ئێژن مەدینە تۆشە بزانی کەلەمەی مەدینە لە کوێوە تێت مەدینەی فازڵە کە ئێژن فارابی تەرجمەی کردگەسەوە لە یوتوپیایە ئەفلاتون لەکوێوە تێت بە چ معنایەتی مەدینەی فازڵە شارە ژێر دەسەڵاتە سیاسی ئاغەیان بۆی پێژن مەدینە دەسەڵاتە سیاسی ها بە ملیۆ و ئەمانە بە شارێک نێ لە ژێرە دەسە سیاسەتە نازانم چێژن بەلەدێژن نازانم چێژن لذا ئەشێ تۆ یەک نوکتە بفەهمی علیگاپیر و ئەمسالە علیگاپیر و تەکایە حکوومەت و مؤسساتە حکوومەتی یەک کارکردیان هەست گشتیان یەک ئەربابیان هەست یەک ئەرباب قەناعەت بە من و تۆ بێرن کە من و تۆ تەسلیم بووین و ژیانە خۆمان بینە دەسە ئەوانە کە ئەوانە ئێمە خۆشبەختکەن ترسەکانە ئێمە لە بین بوون گیانمان بپارێزن نانمان پێ بدەن و ئەوانە ئەتوانن ئەم کارە بکەن لە کناریشە ئێمە دڵخۆشەکەن بە مەدینەی فازلە ئێمە دڵخۆش ئەکەن بە دنیای عەدل و بەرابەری ئێمە دڵخۆش ئەکەن بە یەک سری مەفاهیمێ کتابە ئیمڕۆژ ئەمانە هیچ ساختار و کارکردێکیان بۆ دانیاگە بزانە کاک دانام تۆ وەختێ ئێژی کورد فەرقەکە لەگەڵ مردمێترا ژاپۆنی فەرقەکاتە کە ئەمریکایە ئێشێ تو بێژیت فەرقەکە وا لەکوێ فەرقەکە وا لە چۆنیەتیە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هەستی و جیهانە ئەم ئینسانە چۆن لەگەڵم هەستی و ئەم بوونە خۆیە ڕوبەڕوو ئەوێتەوە و چ فەلسفەیەک بۆ ئیدامەدانە خۆی دروست ئەکا ئەم فەرقە دروستەکە لە نێوانە ئینسانە کوردی و ئینسانە ئەمریکایی ئینسانە مەسیحی ئینسانە یەهودی ئینسانە موسڵمانە تۆ ئالەگرا ئەم فەرقە بە تەواو قودرەت لە ئینسانە کوردیە ئەوێنی ئەمەی کە مردمە عادیە ئێمە ناڕوا بە شوێنە چەسپیاگە بە خورافاتە دەمە قۆپان هەڵپەرکەکردن ئەمە ئەوام ناسە کەسێک ئەڕوا بە شوێنە کەسێک معرفەتێکی تری تێدا کە ئەزانێ ئەم کوردە ئیستە بووگەس و ئەبزارێ کە تۆی پێ بێدەسەڵات کریاگەوە تۆ ئیشێ بەمە دەسەڵات بگری پس دەزایشی بزانی ئەم کوردە چییە خۆ بزانە کۆمەڵە ئیسلامی یەکگرتوویە ئیسلامی ئیخوان المسلمین لە بنیادەکەیان و کە سەید جەمال ئەسەدابادی بێ سەید جەمالدینە ئەسەدابادی لە بنیادەوە هاتگن سەرزەمینە ئێمە لە ژێرە هەدایەتە دەستگا و کلیسا لە بەرامبەر قودرەتە سیاسیە تەسلیم کەن تەمامە کارە ئەمانە ئەمەسە تەسلیمی کەن مردمە ئێمە تەسلیم بوێت و مردمە ئێمە ئەمڕۆ تەسلیم بووگە خورافات ناو مردمە ئێمە بێدادەکە خورافات بێدادەکە کاکە نەشتێکی تر تۆ ئەم خورافاتە تەمامە حەوزەی ژیانە ئێمەی تەنیگەسۆ بە هەرچی بەشە حەملەی پێەکەن بعد تۆ چۆن ئێحساسەکەی ئینسانە خاسێکی لەبەرەوەی خراوەکە پێنیشان بن خاسەکە پێنیشان بن شتێ بکەنەوە خراوی خراو شتێ بکەنەوە خاسی خاس ئیستە لە ئاخرە داستانەوە تۆ بڕۆ
ئاغایە عەلی گاپیر خەبات پارلەمانی ئەکا بۆ مافە کوردە دیاریکریاک لە دەستوورە یاسایی عێراقا. کۆرپۆریشن عێراقی سەپێنرا، خەبات تەبدیل بوو بە خەباتە مەدەنی، تەبدیل بوو بە خەباتە پارلەمانی. حزورە مەردەمە کورد لە پای سنووقە دەنگدانە و ئەمانە بەختەوەری چارەنووس و دەسەڵاتە خۆیان بە سنووقە دەنگدان و هەناردنە چوار حرفەییە سیاسیە حیزبی چ لە ئەلمانیەتی و تا ئیسلامیەتی و بەرقەرار ئەکەن. ئەمە یعنێ تەسبیتە ئەرکانە سوڵتە بەسەر مەردەمە ئێمە. داستانەکە ئەمەسە. کاک مەناجان لە ناو دەستوری عێراقیە ئەوەی کە کورد شایەنێتی و بەدەستی هێناوە بەدەستی هاتووە، ئەوە سابتە لە لەوحەی مەحفوظا نووسراوە. یعنی ئەمانە ئەم حیزبانە ئەوەی کەیسا بەتەمان و ڕیکلامەکەن و خۆیان ئامادەکەن بۆ مانگی 6 کە لە ئینتیخاباتی عێراقا بەشداریکەن، یەک وشەی تازان پێ نییە بۆ کورد، چونکە هەرچی بکەن وەکو جەنابوت و ئەچنەوە سەر دەستوری عێراقی و حکوومەتی مرکزی. ئەمە یەک. دوو، ئەمانە ئەبوایە کۆنگرەشان ببەسەوە، ئەبێ کۆنگرەش ببەسنەوانی کەماون، چونکە هەرکەس کۆنگرەکە نەبەسێت بۆی نییە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ڕێی پێ نایە بەشداری ئینتیخاباتی هەڵبژاردنی مانگی 6 عێراق بکە. لێرا شتێک دەرکەوت بۆ من بەڕاستی لە قسەکانی جەنابچان، ئەم حیزبانەی کە هەیە هەر هەمووی یعنی نەشتێکی تازان پێیە، طبعا بۆی کە خۆی بە ئۆپۆزیسیۆنی ژەزانێ و ئەوەشی کە خۆی تایسە داتەپیوە بەسەر ئەم 30 ساڵی ئێمە و خۆی تەسبیت کردووە لەسەر سەرمان، هیچی تازان پێ نییە بۆ کورد. لەبەرەوەی کورد حقوقی ئەوەی کە پێویستە وەرگیرێ دانراوە لە دەستوری عێراقیە، یعنی ئەمان وشەیەکی تازان پێ نییە. و ئەو جۆرە نمایشەی وەکو ڕیفراندۆم یا ئەوەش بەسەر چوو سەماوەتەوە سەر چێ لە یاریەکە یاری بکە. بەڕاستی کۆمەڵی ئیسلامەوە هیچەوە نمایشەکەی خۆی کرد و لە شانۆگەریەکە ڕۆڵێکی کەی پێدرا و ئاباوشتەکە داکەنێ لەوانەی سەر دەوری کابراژی قاتۆڕیبات و لە بەرکا و ڕیشی بتاشێ و ئەمیر بێ بەسەرۆک و ئیتر ئاوا لە شانۆگەریەکە وەکو جەنابوت ئەوەی کە هەیە لە ئارا هەمویان بەشداری سیستەمی کۆنتڕۆڵکردنی سەرزەمینی ئێماکەن بە ئەلمانەکانیان و سیکولارەکانیان و بە ئیسلامیەکانیشەوە. ئیسا ماوەتەوە سەر خەڵک، یعنی بەڕاستی تا لە ماوەی ئەم 30 ساڵە هەرە بێ ئاوا ڕۆژانە خراپیات بچێ بە قورجیانە تێنەگەن. ئێمە خەڵکەکەمان بۆ جێش بووە لەگەر ڕێزمان مەسەلە جێش لە حسیاسەکان زۆر ئازان بۆ مۆزۆی پارە و خواردن و هەڵپەوەمانە زۆر باشن لە هەرەمەکەی ماسلااوسا لە خانە یەکەمان زۆر باشن خواردن و نووسن و ناویچیان ئەویتر. بەڵام ئالەمەی کە بەسەریانە ئەگوزەریە، یعنی عێراق ئێستا تەسەورەکەی ئەگەر یەک حزبی کوردیش لە ئالان دەبێت بورە هەرێمی کوردی کە بەحساب دەستکەوتێکی کوردی گەورەیە لە ئارانە بێت دەستوری عێراقی ئەیان پارێزی یەک شت نییە، یعنی ئەمان بتوانن لە دەرەوەی دەستوری عێراقی. ئەی باشە ئەمانە بەیانی سپێنە بە چی بە خەڵکەڵێن، یعنی ئایا وەکو ئاخێزی کوردەوار هەستاون ئاخێز توانوێتی دنیایەک و جیهانبینیەکی زۆر فەلسەفی و سیاسی و ئابووری و مێژووی و بە فاکتێکی لە ساسەد منطقی و لۆژیکی بێنێتە ئاراوە کە بڵێ ئەمە کورد بریتێ لەوە و کوردیش ئەوەی ئەوێ و کورد گەشتۆتە لێواری لە ناوچوونی و نابودی کۆتایی. ئەگەر ئەم ئاخێزە نەتوانێت بگەڕێتەوە ناو ناخی کوردەوار و ناو دنیای سیاسە و دنیای فەلسەفی و دنیای ژیانی ڕۆژانەی کوردەوار، بەڕاستی هەروەکو جاری پێشوش وتم تا 20 ساڵیکە شتێک نابێت داوای کوردێ. بۆیە حەزەکەم جەنابوو ئێمە واز لەو دوانە بێنین ئێسا کە باسی خرافاتی ژەکەین و باسی هینی ژەکەین چێ هەڵێبژێری چێ کاری پێەکە خەڵک. لێرا خەڵک لە بینی دوو قەوسا ئێمە چیمانەوێت لە خەڵک ئەبێت چیان پێ بڵێن ئەی خەڵک بۆ ئاکە
يعني بەڕاستی ئەو پرسیارە یعنی لە جێژێتیانە یا بۆیان ئەلوێ یا ڕاهاتوون یا مخەدیر بوون یا بەنجی گشتی بوون یا ئەوە تا ئەمانش بەشێکن لەو پرۆسەیە و ئاگایان لە خۆیانی هۆشیاریان لێسەر دراوەتەوە یا ئەو خەوتووەن بە زۆر خۆیان کردو بە خەوتوو یا هەر لە ئەسڵا خەوتوو نواندنی خەوتنە گێنن یا هەر لە ئەسڵا خەوت بزانە کاکە دانا بمرە تۆ هینە بکە تا منسم ئەو هینە پڕەکەم لە ئەوەی هێنەوە خۆشەکەم بزانن ئەوەی کە ئێوە فەرمایشتان کرد ڕاتە ئەو خانەیە کە مردمە ئێمە ئەنچێکە خەریکە ئیکا ژیانی ڕۆژانەس لە ژیانی ڕۆژانەی خۆیشیا فێر بووگە چۆن بژیت یعنی فێر بووگە چۆن قسە بکات کە بە کێشە نەخوات فێر بووگە چۆن هەڵس و کەوت کات کە بە کێشە نەخوات فێر بووگە چۆن پوول دەربێرێت ئەمانە بووگم بە بەشێک لە ژیانە ڕۆژانەی مردم ئمڕۆ دەوڵەتە ئێرانی دەوڵەتە تورکیە دەوڵەتە عێراقی بە دەمە قۆپان ئەپێکردن و کوردی بازی پۆڵ ئەدا لەذا تۆ ئەوێنی لە سەرزەمینە ئێمە بۆ خاتری ئەوەی کە خورافاتە کوردی پەرەبسێنێت ئێدێ لە ژێر ئەم خورافە نانەخۆن بە عنوانە مامۆسای تەدریسە زوانە کوردی بە عنوانە خەیاتی کە جلەکە کوردی ئەدورێت و منفعەتەکەی ڕواتە گیرفانە دەوڵەتەکان کە کوردیەتە ئەم کوردانە بەمە جێبەجێ بوو و چووە پەیکاری و خاستێکی تریان نەما خۆ بزانە ئەگدەیەکی فرە خەریکن بەم مەسیرە نان ئەخۆن بزان ئێلەمانەکان زۆر مهمن لە هەر جامعەیەکە لە هەر سەردەمێکە چی ئەوێتەوە هۆی مانەوە و نان خواردنم مردم لە توو لە ڕۆژە ئەوسا لە ژیانە کوردیا دەستداربوون و کەسداربوون و دلێربوون و چوزانم گوساخبوون و مردبوون و شای مەردانبوون و شای بەرزەملبوون و شای شیرین سواربوون ئەلقابێک بوو کە تۆ مەشیە بەدەسە بە هاوردایە تا فەرق بکەیتە کە دیگەرانە بەڵام لە دەورانە متەئەخرە یەکسری شتێتیان هاورد مثلا لە دەورانە پەهلەویە لە سەرزەمینە ئێمە باسەوادبوونیان بە مەدرەکە تەحسیلی هاورد شاریبوونیان هاورد یەکسری بەهایان هاورد تا ئیمڕۆژیش لە ناو مردمە ئێمە ئەم بەهانە جێبەجێ ئەکرێت لە کنارە ئەمە دەستگاهت دینیش هات شتێکی هاورد بە ناوی تەقوا مسلمانی دین پارێزی بەرە هەر کام لەمانە ئێعتبارێکیان جەم کرد مەسەڵەن ئەمزگەوتچوون نیشانە ئەوە بوو کە تۆ ئینسانە ئەمینێکی دزنیەی درۆزن نیەی سوخوەر نیەی کاوبەردار نیەی خیانەتە لە ئەمانەت ناکەی ئەم ئەمانەتە ناموس بێت ماڵ بێت تو خیانەتی تیا ناکەی و تەمام ئەمانەی وانە دەوروبەری چوە ئەمانە هەرکام مؤسسەیە ئێعتبار سەرجی بوون کابرا لە ناوی مردما ئێعتباری پەیا کرد ئێعتباری لە بازاڕە پەیا کرد تا بتوانێت کاسبی بکات تا بتوانێت ژن بخوازێت ڕوێ داوای فڵانەکە زیان و ئەمە خانەوادێکی خاصە و کاورا ئینسانێکی باتەقواس و کاورا مزگەوت ڕوات و کەنیشکی پێبەن و مەشروب خۆری کارە خاسێکنەوە خماربازی کارە خاسێکنەوە ئەمانە بوون بە زدە ئەرزش بە گوێرەی جەهانێک کە تۆتیا تەسلیمەکری ئەرزشە تازت بۆ تێرن و تۆ ئەوی تۆ شکڵت جامعە ئەمانە پەرە پێدات ئیستا مەسەڵەن لە هەولێرە تۆ بڕۆیتە مزگەوت ئەتوانی هەتی و بازیش بکەی عادیە لە هەولێرە بڕۆیتە مزگەوت ئەتوانی کڵاوبەرداریش بکەی عادیە ئەمە لە کرماشانای تروان نەماگە هەرکە ئەڕواتە مزگەوت لە نەزەرە مەردەم ئینسان درۆزنێکە بۆیە تۆ فرە نوێژ و ڕۆژک بکەی لە کرماشانە ناتوانانی کڵاو بنێتە سەرە مەردەم فرە نوێژ و ڕۆژک و ئەمانە بکەی مەگەر ئەوەی کە کاسبی کردوێ چتە خاس و هەرزان داوێت و مردم 6 دەفە مامەڵیان تەکە توا کردوێ تۆ خەیرە پێیان داوێ پولیانە نەخواردوێ ئەو جار دەفەی 8 کڵاوەنێتە سەریان ئەمانە تەبدیل بووگە بە بەشێ لە زندگیە مردم و حاکمیت ئەمە ئەزانێت حاکمیت ئەم نۆرمانە تێرێت بۆ مردم مثالێکە بۆ لێ بەم چون خەڵکی بیری لێ ناکات و خەڵکی ئەوام بیری لێ ناکات و ئەوام بزانە ئیمڕۆ خەڵکە ئێمە بۆ بام شتێکە پێبێژم حدود 10 ساڵ پێش لە حکوومەتە هەرێما کاورەیەکیان کردووە ڕئیسە دایرەی مخدرات و هەرچی مخدراتە ئەیوت تریاق ئیتر ڕەوانگەردان بێت هەرۆین بێت حەشیش بێت گشتی ئەیوت تریاق چون دایرەی سەوادی نەبوو و نەیە فەهمی کە ئەمانە فەرقەکەن دەکە یەکتریا ئیمڕۆ لە حکوومەتە حەریما کاری پێ هاتکە مردم حەچیشتە مەسرەف ئەکا
مەسرەفیەکە و لە من تۆ خەسە بەداخەوە لەزانێت چی چییە و چه کارێک ئەکا وایە. تۆجۆکەی یەک زەمانێک لە ماڵدانیشتن و خۆرە تاونەدین و چوزانم خۆ دەرنەخستن ئەو بەعاسە ئەوەی کە خەڵک بڕوا کەنیشکە فلانی بخوازێ ئەمڕۆ ئیشێ کەنیشکەکە لە شەبەکە ئیجتماعیە خۆی دەرکا و لچی پرۆتێسکا و سینەی پرۆتێسکا و دەریکەوێ بەشک و بتوانێت یەکێک بۆ خۆی بگرێت. خب نۆرمەکانە جامعەیەک ئەگۆڕن و لەگەڵە ئەمە کە خویە مردنیشی پێ ئەگۆڕن. با مسالێکە بۆ لێبە لە ناوی ئەم کۆرپۆریشنە ئێرانە جوولەکە ئەدێ کەوتگنە ڕێ لە ژێرە فەرماندەهیە کەسێک بە ناوی موسا غەنی نژادە اقتصاددانە بۆ اقتصادە بازار کارەکەن، لیبرالیزمە اقتصادی و اقتصادە بازار. ئەمانە مخالفة دەوڵەت و نزارەت و انحسارات دەوڵەتن لە جامعە و ئەنچێ کە تحت ناوە مەکتەبە اقتصادە ئۆتریشیە میزس و حایەکە و تحت ناو مەکتەب واشنگتۆنە دەورانە ڕێگانە خەریکن تەبلیغیەکەن. جابان ئیسە نمونەیەکە بۆ بخوێنەوە. با من نمونەیەکە بۆ بخوێنەوە بزانین چه اتفاقی کەوتگە. ئەژێ طبق سەرشماریە ساڵە 1335 ساڵە 1335 بکاتە 56 تقریبا 1956 میلادی تقریبا شەسەکان از حدود 19 مليون نفر جمعية إيران 1335 19 مليون نفر جمعية إيران وقع 19 مليون تنها 250,000 نفر بصورة إيلي چادری زندگی میکردن. 250,000 نفر خلق عیالو چادری و کوچری بون لەژێر خێما ژیانیانە کرد. چرا که در اصل سلطنت رضاشاه بسیاری از ایلات اصطلاحاً تخت قاپو شدند. یعنی لکاتی رضاخانه تخت قاپو کریا، برنامه تخت قاپو یعنی یک جێنشین کریان، یعنی به صورت روستانشینان در آمدند و از جمعیت میلیونی آنها عملاً جز گروهی اندک باقی نماند. میلیونها عیالی کوچری بون و گروپێکی بچووک. از این رو قسمت اعظم دامداری ایران از بین رفت و عمدتاً محدود به تأمین مصرف داخلی خود ایلات شد. ئەوە ماڵداری لە ئێرانە لە بین چوو، یعنی ئێران لە تأمین و گۆشتخۆی ماجێ. از طرف دیگر مطابق همان سرشماری در سال 1335 جمعیت روستایی ایران قریب 13 میلیون نفر بود، یعنی 70% جمعیت کشور. 1335 1956 لە 19 میلیون نفر سیانزەی وا لە ناوی لادیە. تقریبا تمام این جمعیت در ساختار نظام ارباب رعیتی زندگی می کردند. تقریبا اکثریتیان لساختار نظامی ارباب رعیتی او جایسه لگا توضیحه گده که با سرواج یعنی سرونت یعنی سیستم رعیتی اروپا سرواجی ناو رعیتی ناونیه با سرواج اروپایی تفاوت فاحش داشت. فرقی که عمیقی هست. رعیت برخلاف السرف، رعیت برخلاف السرف یعنی اوش سیستمی که لأوروپا حاکم بولی جیر دستگاه کلیسا، رعیتی که نظام پهلوی لطور دروسی اکا و لطی 300 سال رابردو توسط بریتانیا کنیسا و کلیسا لسرزمین ایما رعیت دروس اکان که لدرویش و پیرو مرید ئەگوزارێ ئەوێت و ڕعەت یەک تەفاوتە گەورەی تەکە سەربەندەکانە ئەوروپا هەست. ئەو تەفاوتە چییە؟ ڕعەت بەرخەلاف السەرف وابەستە بزەمین نیست و حق انتقال بمحل یا وضع اقتصاد دیگری دارد. یعنی ئەوانەی کە لە ئەوروپا سەرڤنتون مەجبور بوون جەدەن دەرجەت ڕعەت هاتنە دنیا. بەڵام لە سەرزەمینە ئێمەیشا حتا ئەو وەختە کە نظامە ئەربابی و ڕعەتی بوو، ڕعەت بە زەمین و نەوێسیاوە. ئیتوانی بڕۆ مەڕداریش بکات، ئەتوانی هەڵسێ بڕۆ بۆ جێگەیەکی تر ژیان بکات، ئەتوانی لە ژێر بارە حەج کەسێکان نەوێ. کاملەن قەراردادی بوو ئەوەی پیانەوت بۆرە پیاک. توجهکەی بۆرە پیاک. اوکی. از نظر حقوقی نیز مشارکت او در قالب مزارعه است و تولید میان طرفین تقسیم میشد. یعنی اگر
شرکەتیشی ئەکرد وە زەمینیشی ئەگرت لەگەڵ ئەربابە ڕێەکەوت نیوە بەشیانەورد لەسەری نیوە و مەیلی بوو ساڵەتر نەیەکرد ولذا ئەرباب لە زندگی ماغا دەخاڵەتی نەیەکرد هیچ نەهادە دینیە وەکو کلیسا تەپی نەدا وەسەری جا ئەمە بۆوێت بزانە تایسا حەج کەسێ فکری نەکردەسەوە ئەم مەردمە تەحتە ناوە خوڕافات فکرەکەن ڕزاخانە پەهلەوی هاتکە ئەمانەی دانیاگە کە زندگی شەهریە پڕ لە ڕفاه یان پێ بدا تۆ ئمڕۆ ئەوێنی لەم جامعەیە کۆرپۆریشنە ئێرانیە یەهودیە 85 ملیۆنیە کاکە خۆیان ئێترافەکەن 80% جەمعیت وا لە ژێرە خەتە فەقرە مەردم گۆشت ناتوانێ بخوا نانی نییە دەرسەدێکی بێشەس حەدی حاشیەنشینە شارەکانن دەرسەدێکی فرەی جەمعیت بێکارە کاری نییە تۆ ئەگەر هەر بە شاخصە برسیەتی و کێری بڕۆی ئەوێنی ئەوەڵین کارێک کە کریا ئێڵە کۆچەر اقتصاد سەرزەمینە ئێمەی نابوت کرد چون مردمە ئێمە ماڵدار و تۆ وەختی ئێڵە کۆچەری ویت 4-5 سەر حیوانە نە و 15 سەر حیوانە نەو بۆ خۆت بەسوێ بەڵکو 300-400 سەر حیوانە بوو بەڵکو وەختی ئێڵێ ئەکەوتە ڕێ 10,000 سەر کاوەڕی جێبەجێ کرد 50,000 سەر کاوەڕی جێبەجێ کرد لەم ئاڵەفجەر بۆ ئەو ئاڵەفجەر تەوەجۆکەی 100,000 سەریان بوو بەستگی بۆ ئێڵەکە چەنێ گەورەوێ پە تۆ ئەوێنی سەرزەمینە ئێمە مەردم برسی نەون تۆ چیت کرد شێوەی تەولیدە مەردمە لەبەین برد کە چی پێ بکەی کە مەردم وابەستە بکەی بە چی بە فرۆشتنە کانگاکان نەفت بفرۆشی جامعەی ئێمەمانان سەنعەتی و نەوگەسەوە جامعەیەکی بازرگانی و خەدەماتیش نییە ئەکەوێتە خەدەماتە جنسی نییە تا ئێستا وەلێ مەردم کاریشیان لەدەستدا ئاڵەفجەڕەکان و باخەکان و زەوی کشاوەرزیەکانە خۆیان لە دەستدا ئێستا بە ملیۆنی وانە هەولێر ئیستا ئەو پارە جوانەی نەوتە جوانەی حکوومەتە عێراقی نەوێ خەڵکە هەولێر لە هەولێرا چیەکە قەبقات سەر یەکتریە چیەکەن لەو دەشتی هەولێرە و لەو بۆگەنستانە چیەکەن کار ناکەن و فعالیت ناکەن و تولید ناکەن و مەڕداری ناکەن و کەشاوەرزی ناکەن و سەنعەتیان نییە و بەرهەمە کالا ناهێنن بە چی خەریکە زندگیەکەن تۆ ئەمە حتا لە بەشە اقتصادیان ناوێنی یەک اقتصاددان بێ لە سەرزەمینە ئێمە بێت بێژێت ڕزاخانە پەهلەوی دەوڵەتە مۆدرن چۆن سەرزەمینی ئێمە شێواند کە تۆ بە ملیۆنها کاوەڕە دروستەکە لە سەرزەمین خۆتا گۆشت و تەمینە گۆشتە لە جامعە کافی بوو تۆ شێوەی تەولیدە مەردەمە دەبین برد بۆ سەرزەمینێک کە سەرزەمینێکی وشکە و ئاڵەفجەڕ وەکو ئوروپانیە حیوانەکان ئەوەنە بلەوەڕن شەکەت بوون دەست بەنەوە گەزا نییە تۆ مەجبوری شاخ بە شاخ بڕۆی منتەقە بە منتەقە بڕۆی تا حیوانەکانت تێرکەی بزانە کاکدانە ئەمە بێر و حەوزەی سیاسی بۆ چێوانە بات ئەم هەموو ئەوە نیشانەدا کە ئێمەمانان دەرمەوردە 50 ساڵە ڕابردووی خۆمان تووشە خورافە بووگین فکرەکەین دەوڵەتە ئێرانی هات ژانێکی خۆش و ئێمە با فکرەکەین ئێمە تێر بووگین دەسوورەتێک ئێمە کارمان لەدەستدا دەسەڵاتمان لەدەستدا نانمان لەدەستدا خۆشبەختیمان لەدەستدا تەوجۆکە چۆنە گاوچەرانە ئامریکاییش تەخاسێکە وەلێ ملیۆنها مەڕێک لە سەرزەمینە ئێمە تۆلیدە و لەبەین چوو لەبەینیان برد چون سەبکە تۆلید لە سەرزەمینە ئێمە وابوو بزانە تۆ وەختی لە پشت تەوەهم و خوڕافەی دەوڵەت خۆشبەختەکە دەوڵەت ڕفاهە بۆ تێرێ دەوڵەت ژیانە بۆ تێرێ تۆ شتێ لە دەسەدەی وە نازانی دەسەڵات لە دەسەدەی سەروەری خۆت لە دەسەدەی لە دەسیەدەی تۆ بێ مەسرەفەوی تۆ بێ قودرەتەوی تۆ برسیش ئەویت حتا برسی ئەویت و بەفرە کارێک وادار ئەویت کە تا دوێکە نەوکی خب نەقشە ئەمانە چییە تەمامە ئەمانە خورافاتە جەدید تێرن کە ئەم جەمعیەتە مردمە بگرن بە خۆیانەوە بزانە کاکەدانا من ئشارەم کرد فرێ لە مردم ئەمڕوا ئەڕواتە مزگەوت دلیلی ئەوە نییە ئەم ئینسانە خاسێکە مزگەوت چون نۆرمێکە کە بە ئەو ئێعتبارە ئیجتیماعی ئەدا کە ئەو بتوانێ خاص کڵاو بنێتە سەری مردم کە ئەو بتوانێ ژن بخوازێ بە شەهوەتەکەی بگات کە ئەو بتوانێ کاسبی بکات
هیچ کەس لەمانە لە حب بە ئەڵڵاوە ناچن بچەسمەقەی مزگەوت ئەسن کاریان بە ئەڵڵاوە نییە کاریان بە ئەڵڵاوە نییە مشکلیان ئەڵڵا نییە بۆیە تو ئەوێنی کەسی یەک سوالە دروست حساوی ناکە بڕۆ دانیشە مەجالسە کرێکار و ئەمسال ئەمانانە دانیە کاورا زەنگێدا ئەیوت ئەوە من شەوانە ئیشی تاکسیەکەم مامۆسا حەلالە یا حرامە ئەوەیە کە ئەوفاتە بڵاو بۆ تۆ عەفوون کە یعنی لە ناو خەڵکە یعنی ئێمە ئەوە دیارە ئەو خەڵکەیە بۆیە ئەمانە دەتوانن ئەوە یاریان پێ بکەن و گەمەیان پێ بکەن و بازیان پێ بکەن و بیانێنن بیان بن یعنی هەر بۆ نمونە ئەو مۆزوعی شار دروستکردنە ئیسا کۆمەڵە خەڵ لە هەڵەبجە هەر هاوارێک هەڵەبجەمان بۆ بکەن بە پارێزگا زانی بۆ ئۆردوگایەکە و مەعاشخۆرن و بێ ئیشە و یەک کارگەیتیان نییە ئینسان بتوانێت بەرهەم بێنێ مەجبورەوە حتا برادێکی خۆمان کە شوێنی شیرەمەنی و شیرداری و حیوانداری دروست کرد بوو ینی بۆ دژاتی وتوانەوە بەرازێنە بەراز بەخێوە ینی تەماشاکە دژاتی ئەوەشەکەن ینی بەڕاستی لە ناو ئەو شوێنی کە ئێسا بەشا سلێمانی و هین شەکری لێبوو نەما توتنی لێبوو نەما چەنەوەری لێبوو شەریکەی چەنیوەەر نەما چیمەتوان کرد بە شخصی چنین و ڕستنی لێبوو نەما یعنی ئەسەن ئەوەی کە کارگەشت بوو ئەوەشیان نهێش هەمویان هێنا کردیان بە ئەوەی کە ئیسا حەز ناگەن لەم دانیشتنا باسی بکەن کە شۆ ڕۆژ لەو سەر زمانیانە موچە بیکەن بەوە بیان کەن بە ڕۆبۆتێک و لە بەردەمی خۆیان ئاداینێن و ڕیزیانکەن بە هەر شۆنێک بیانەوێت گەمەکەیان پێ بکەن و بیان خەرناو ئەو سیستەمەی کە خۆیان یانەوێت چکە کە بێدەسەڵاتیان کردن کەبرێت بکە بێدەسەڵات بوو اقتصادیان کۆمەڵا وەکو لە بواری کۆمەڵاتی لە بواری ئابووریشەوە ئیتر کەسەکە بێ بە ڕۆبۆتێک لە ناو ئەو سیستەما ینی ڕەتڵێکە لە ڕەتڵی دەوڵەت و سیستەم بۆیە تەسەورەکەم دانیشتەکانمان زۆری خایان کاک پەیمانجامە زۆر سپاس زەناب دەکەم هەمیشە تۆ ئەنەرژی گەورەیە بە ئێمە بەڕاستی من سوپاسی هەموو کەسی ژەکەم کە خۆشەویستان کە بەشداریان کرد و تایسەماونەتەوە لە ئێمە هیوادارین ئەم جۆرە دیبەیتوشتانە درێژە بکێشەوە کاک پەیمان هیوادارم بتوانن لە دیبەیتە کۆنەکانی سیاسوودێکی و کەڵکیەک و بەمانای اقتصادەکەی نە زانستێکی گەورە و پشتە قوڵایی دیبەیتەکانەوە بتوانن کە چۆنەڵی بە دەرتی ئەمڕۆی ئێمە بخوات گوێ لێ بگرن و ئەمەی کە ئێساش ڕۆیاوە لای ئاخێزی کوردەوار دیارە نمایشەکە لە چوە سەری دەرکردووە ئەوە بەرەو چووە ڕوا و ئەمانە لە چوە سەریان دەرهێناوە بەرەو چووە ڕوا هیوادارم ئەوانەش وەکو کەسانێکی ئاخێزی یا کەسانێکی هیچ نەبێ وریا و هۆشیاری خەڵکەکەی لای ئەمە بیرکەنەوە کە ئەم جۆرە یاریانە ئەکرێت بە سەریانە بچە سیاست بێ بە پەرلەمان بێ بە مەناوی مەدەنی خەباتی مەدەنی خەباتی وەکو کاک پەیمانوتی خەباتی پەرلەمانی پەرلەمان خۆی چی خەباتی بۆ بکەی تۆ دەنگێ ئەڕۆی زانشی تەشریعەکە خەباتی چی خۆدانەنیشی پەرلەمانە ژەر بەشێکە لە موەسەسەکەی دەوڵەتدار حکومت کە تۆ حکومت پەرلەمانش بەشێکە لەوە یعنی بەشێکی ڕئیسیە تۆ لە ناو پەرلەمانەوە ناتوانێت چی بکەی ئیلا خزمەتی دەسەڵات نەبێت ئەنجا دەسەڵات بەو مانایەش کە ئەمانە کەوتیان ئێمە نوێنەری کوردی ومانە وەسانیمانە 20 ساڵە هیچیان بۆ نەکردو تاکە شتێکە کراوە ئەوە بووە لە دەسووری عێراقی کۆمەڵە بەندەیە باسی تۆکە و هیچی کە نییە ئەوە لە ماوەشان لەوانە سلێمانی جادێتەوە ئەم شتانە بۆ یاڵم کاک پەیمانجان هەر بۆ خۆشەویستانی کە لێرەن کە بزانن چی لە بەردەمیانە قوتە بێتەوە و ئامادە باشی خۆیانیان بۆ بکەن کە چ بازیەکی گەورە و چ گەمەیەکی گەورە بە عەقڵیان نەکرێ و تا ئێستا ئێمەیان لە خەوێکی قوڵا هێشتوتەوە بە خۆشیەوە بە خۆشبەختی و ئاخێزی کوردەواری سەربەخۆ و شەخصی کاک کە کاک پەیمان حەیدەری توانی تیشێک و ڕووناچێکی گەورە ببەخشێ بە ئێمە هیوادارم ئەوانەی کە بنەناسن بەهینەکەن دووبارە بێنەوە لەم دیبەیتانە بەشداریکەن بەڕاستی بۆ ئەوەی
جارێکی کە نەبینە قوربانی و نەبینە ژێردەس و هیچ نەبێت فێر بین بڵین دوای نەکە قۆناغیەتە دەرەوە کاتە ئێمە خۆمان دەوڵەتە بین ئێمە ئەو دەوڵەتە بین بەوەی کە ئەبێت ببێت و دواشۆڕشی ئەم سەرزەمینەشە بین دڵنیا بنەوە هیچ جارێک کە هیچ مەجالیشکە نییە من دوا قسەی خۆمەیم بە کاکپەیمان سوپاسانەکەم دووبارە کە لەگەڵمان تا ئەم دقەیە ماونەتەوە سوپاسی لاچی کاکپەیمانیش بەڕاستی هەمیشە بووینە تەمای ئەوەی کە لە کات و لە وەختی خۆی و بە ڕووناکیە جوانەکەی خزمەتی ئەم سەرزەمینە و ئەم ئومەتی کوردی بکە سپاس بە هەموو لایەکەر کاکپەیمان مەمنون کاک دانا من ئەم بەحسە کۆ بکەمەوە جەمبەندی آخر و خوجی آخر بدەم لە فەرمایشاتێک کە ئێوە کردان و بەحسێک کە لەگرا کردمان بزانە ئەم چێک کە ئێمە ئەم شەو بەحسمان کرد ئەمە بوو کە زانییانە و پەیان بردگە لە تەیە 300 ساڵە ڕابردووە جەمعیەتە ئێمە و مردمە ئێمە بە ڕێگەی خورافات و ئیدارە ئەکرێ جەمعیەتە ئێمە حتا ئەو ڕۆژەی کە بۆ یەک لە کوردایەتی تیاما بێ و کوردایەتی بۆ نەکوژن جەمعیەتە ئێمە ناچێتە ژێرە بارە شەریعەتەکانە ئەمانە چ بە قەوانینە مەدەنیان و چ بە قەوانینە ئیسلامیان و چ بە قەوانینە یەهودیان و تەمامە تەلاشیان ئەمە بوو لە تەیە 100 ساڵە ڕابردووە بە سوورەتە مۆنسەجەم و تەیە 300 ساڵە ڕابردووە بە شێوەیەکی سازماندەهی کریاک کە مردمە ئێمە لە خوی کوردیە خۆی بگۆڕن مردمە ئێمە و ئەوامە تەمامە سەرزەمینەکان فکر ناکاتەوە ئۆتۆماتیک ئەڕوا بە شوێن شتێکە فکرەکە لە ناوی جەبرێک هاتیە گەورە بووگە قەوامە ژیانە هەزاران ساڵەی ئینسانە کوردی و حکوومەتە کوردی لە دەروونە ئینسانە کوردیە هەنێک ئارکیۆتایپی بەجێهێشت بوو هەنێ نەریتی جێهێشت بوو کە توانی بووی مقاومەت بکات لە ناوە هاتنە هەنێکتا ئەمانە بە حەرچی زەمینە بە خورافات حملەیان پێکرد چ بە عیلم چ بە ساختارە سیاسی چ بە دین حکووم حملەیان کردن مردمە ئەم مردمە ئیمڕۆ خۆی لە سەپاندن ئەم خورافاتانە بەسەر خۆیان مقەسەرە پس تۆ لەگراد لە دیبیتەکە ئێمە ئەم شەو دیت کەسێ ڕێگەی قودسی تەیناکە کەسێ لە ئێوە گەورەتر نییە کەسێک لە ئێوە مەعسوومتر و پاکتر نییە گشتی ئەمانەی کە یەکێک لە ژێرە ناوە پڕۆڕالیزم یەکێک لە ژێرە ناوە ئەخلاق مۆدەرن و مانیفێست ئەخلاق مۆدەرن بەناوە حقوق بەشەر و مافە مرۆڤ و یەکێکی تر لە ژێرە ناوە متونە مقدسە ڕەبتە بە خوداوەند بوونە هەرتکیان ئینسانهایەکی معمولی تابع شەهەواتە پڕ لە ترس کارمەندە سیستەمن کە خەریکن لە ژێرە ئەم نۆرمانە و ئەم خورافاتانە ئیدارە ئەکەن وە زندگی ڕۆژانەیان ئەوەنە بەرەو بۆ ئەربابیان ئەربابە گەورەیان کە نزامە کلیسا و کنیسە و دەستگاهە ئیلاهیاتی ئیسلامی بێت لە ژێرە ئەم قەبزە ئەمانە یەک کار ئەکەن و کار ئەمەسە جەمعیەتێکی منقادی سوڵتە قبولکەر بە ئیحساسێکی خۆشی پڕ لە خورافات و دروستکەن کەوبوون و مانگای شیردەی ئەم دەسەڵاتانە ئەمە تەمامە تەلاشیانە بۆ ئەمە خوی کوردی ماهیەت و کوردی و جەهانە کوردی خەریکن لە بین ئەوەن ئێمە واینە نەفەسهای ئاخر ئەم جەهانە کوردیە کە خەڵکی وە بیری نایێتەوە و ئێمە وە بیریان تێرینەوە ئەنچە کە ئێمە خەریکین بە ئەمانەوە بیریان تێرینەوە و ئێشێ ملاحەزە بکرێ بزانە مردمە سەتحیە ئەوام لە ژێرە ناوە خورافات یا دەستی گرکە بە خورافاتی و بە خورافاتی ژیانەکە بە خورافاتی ژیانەکە بزانە ئێمە وەختێ بەحسە کوردیەت ئەەکەین وەختێ تێن تەحلیلە سیاسیە بە فەلسفەیە سیاسی مەسئلەیە دەسەڵات لە سەرزەمینە کوردەوار و مەسئلەیە کورد بەڕەسی ئەەکەین کاورات تەمامە دەریافتی لە سیاست سنووق ڕەئیە خەبات بەدەنیە تەحەزوبە دەمەقۆپانە زوانە وەختێ دەست ئەوەی بەمانە زریکەی هەڵەسێ چون ئیتر زندگی بۆ ناکرێ چون لە حەد ئەقڵە ئەو ئەڕواتە دەرەوە و ئەو نازانێ خۆی ئامرە نابوودی خۆیسی وە کەسێکی تر نییە خورافاتێکە کە بەسەر ئەوە لە تەمبەڵیە کاکە ئەو خەریکە نانی لێ ئەخوا حاکمە بەسەریا پس بێمە سەر ئەم جەمع بەندیە لە سەرزەمینە ئێمە سالکە ڕێگەی خوداوەند موجود نییە ئەوەی دروست کریاگە مشتێ بنە جوولەکەی فاسدە ئیبنە فاسدە و مشتێ مردمیش کاڕواتە تریبوونە مزگەوتەکان گوێی لێ ئەگرێت نۆرمە جەدیدە نان خواردنە فێر بووگە بۆ کڵاوبەرداری و هەچێکی تر نییە هەچێکی تر نییە و اعتبار سنجی بزانە یەواش یەواش خەریکە لە ئێرانە مؤسساتە اعتبار سنجی دروست ئەوێ کریدیت اعتبار سنجید لە ڕێگەی بانگەکانەوە ئەکەن
ئیتر تو ئەتوانین لە ڕێگەی بانکەکانەوە وام بێریت احتیاجە نیە لە خەڵکی پوڵ قەرزکەی سەرف 20 ساڵە ئایندە ئیتر ئەوێنی کەسێکیش نمایشە عمومیە ئەمانەتداری و تەقوا و خواپەرسی نادا باش ژنەکانە جامعەی ئێمە شل بوون و ڕاحەتی سکس بن کەسێکیش ئیتر ناگەڕێەوە شوێنە ئەوەی کە لە خۆی وە تەقوا دەربکا و کوڕ مسڵمانوێت و مەشروب نەخوات و ئەمە اتفاقانە ناکەوێت تۆ ئەوێنی لە زەرفە 20 ساڵە ئایندەوە ئەوەی مەشروب نەخوا هیچ کەنیشتێک یا سکس ناکە ئەوەی خاڵی نەکوتاوێت و ئەوەی تاتۆی نەوێت و ئەوەی خۆی وەکو قەیتان نەکردووی هیچ کەنیشتێ ناڕواتە باوەشی لەذا ئەوێنی بە وفور لە سەرزەمینە ئێمە خەڵکی ئەو کارە ئەکا چون خەڵکی تابع خورافاتە تەوەجۆکەن تا ڕۆژکیشی تیانە پیای مسلمانی تیانە بە معرفەت و بە دین گەیوێ گەشتیان درۆ ئەکەن لە وجودیشیانە دیارە لەم سەرزەمینە ئێمە مەوڕدە گەلە کۆمەیە ئەوامە خورافە زەدە بووین و سەرزەمینە ئێمە بە خورافاتە علمیە دانشگا و بە خورافاتە حوزەهای علمیە و بە خورافاتە متفەکرینە مردم تەحمیقکەرە ڕوبەڕوو بووین ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بنیانە ئەمە هەڵەتەکێنیت بنیانە ئەمە هەڵەتەکێنێ بە پێوانەی هەر کام لەم ئیدعانە دەست بۆ ئەمانە ئەوەی ئەمانە مشتی بۆ گەنن و بۆ گەنیان لێتێت ئێمە لە ناوە ئەم مردمە هاتکینە دەرۆ ئەزانین ئەم مردمە چه شکلین و ئەزانین کێ هدایەتی ئەکا لذا ئەمسالە عەلی گاپیر کارمەندانە دەستگاهە جوولەکەن بڵاوکەرانە فەسادن لە قوژبنە مزگەوتەکانیانەوە تا مەراسمە قورئان خوێنیان تا ئەنجومەنە فمینیستی و داواکردنە مافە گەی و هۆمۆسێکشوالیتیان لە یەک کانگای قێزەونی ئینسان کۆی دەکەراتێنە دەرۆ و هاتکن هوڤیەت و ماهیەتە کوردیە ئێمە لە بین بوون ئەمە گشتی حەیتەرانە گشتی بازیکردنە مشتێ فاسدە ئیبنە فاسدە حیزە کوڕە حیز پەلامار ئەم سەرزەمینیانەداگە بە خۆرافاتەوە چ لە شێوەیە ڕوونە هەکبیر و نخبەوە چ لە شێوەیە مەلای بووگەنەوە چ لە شێوەیە حیزب و ئەندامە حیزبیە علمانی و سێکولارۆ ئەمە ئەو تەفاقەسەکە کەوتکە جێگەی تەعەجوب نییە بۆ ئێوە خەریکە دەرئەکەوێ ئێوە منزورم ئەوامە مردم نییە دووبارە منزورم ئەوانە سەکە بە شێوەیەکی معرفەتی و هان بە شوێنە دەریافتێکی دروست لە کوردبوون خۆیان چۆنیەتی مەواجهبوونیان تەکە دنیای ئەمڕۆ چۆنیەتی هەڵس و کەوتیان و چۆنیەتی نگاه و فەلسەفەیە کوردیان بۆ ئەوانە واجبەکە بفەهمن مەوردە گەلە کۆمەیە ئەوام واقعنەون بۆ مەوردە حەجمەیە تەساویرە سادرە تەوەسوتە نظامە سڵتە واقعنەون لەم سەرزەمینە کەسێک نە بە شوێنە حەقیقەت ئەڕوات نە بە شوێنە خاسی و ئەخلاق ڕوا لەم سەرزەمینە شەهەوات حاکم بووگە شەهەوات گەورە کریاگە و ڕۆژێک ئەم شەهەواتە لە ژێرە ئیسلام تەئمینەوێت تحتە ناوە تەکیە و خانەقا ڕۆژێک لە ناوە حوجرەکانە مزگەوتەکانەوە تەئمینەوێ ڕۆژێک لە ناوە مەقەڕەکانە حیزبەکانەوە تەئمینەوێ ئیستە لە ناوە بنکەهای ڕۆشنبیری و کافەکتا و ئەنجومەنە جۆرا و جۆر و NGOی جۆرا و جۆر تەئمین ئەوێ شەهەواتیان لە سکسۆ تا پوڵۆ تا مەعدەوە تا ناوگەڕیان تەئمینەوێت پس ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بە تەمامە قودرەت و لە بەرامبەرە ئەم تەسویرە وەهمالوودە کەسیفە کە قەرارە بەسەر جامعەیەوە حکوومەت بکا وێسیاگە بە وجود هەیکەلهای ئینسان کوردی یاران و سەرسواران و ئینسانهای گەورەی کە لەم سەرزەمینە مەوجودن لا ئێوە خۆش مەمنون سپاس بۆ ملای جەناب تو بۆ هەموو میوانە